سڵاوتان لێبێ خۆشەویستان. بیهێنە پێشچاوت گەنجێکی ئاسایی لە یەکێک لە شارەکانی کوردستان. شەوێک لە ژوورەکەی خۆیدا پاڵکەوتووە مۆبایلەکەی بەدەستەوەیە. پەنجە بە شاشەکەدا دەهێنێت. ڤیدیۆیەک دێتە پێشی، بانگ خوازێک بە دەنگێکی بەرز و پەنجەیەکی هەڕەشە ئامێزەوە دەڵێت: ئاگادار بن، ئەشعەریەکان سیفاتەکانی خودایان شێواندووە. ئەوانە لە بازنەی ئەهلی سونە و جەماعەت چوونەتە دەرەوە. گەنجەکە تووشی شۆک دەبێت. لە دڵی خۆیدا دەڵێت: ئای خوایە، ئەمانە کێن؟ ئەم مەترسیە گەورەیە چییە کە تا ئەمڕۆ نەمتوانیوە هەستی پێ بکەم؟ ئایا ئەوانە گروپێکی نهێنین یان مەزهەبێکی نوێی تێک دەرن؟ بەڵام با پێکەوە زوومەکە کەمێک بگەڕێنینەوە دواوە و سەیری وێنە گەورەکە بکەین، چونکە ئەو ڕاستی کە لە پشت ئەم جەنگە ئەلکترۆنیەوە شاردراوەتەوە یەکێکە لە گەورەترین شۆکە مێژوویەکانی جیهانی ئیسلامی. ئەگەر ئێستا هەستین و بچینە ناو گەورەترین و دێڕینترین کتێبخانەکانی جیهانی ئیسلامی، بچینە ناو زانکۆی ئەزهەری شەریف لە میسر کە زیاتر لە 1000 ساڵە مەرجەعی سوننەیە، یان بچینە ناو زانکۆی زەیتونە لە تونس، یان زانکۆی قەرەوین لە مەغریب، تەنانەت ئەگەر بینە ناو حوزرە دێرینەکانی کوردستانی خۆمان لە سلێمانی و هەولێر و کەرکووک و سنە و مەهاباد و سەیری ئەو کتێبانە بکەین کە سەدان ساڵە زانایانی ئێمە دایان خوێن، دەزانی چی دەبینین؟ دەبینین لە ڕووی مێژووییەوە زۆرینەی ڕەهای زانایانی مێژووی ئەهلی سونە لە ڕووی بیر و باوەڕ و عەقیدەوە ئەشعەری یا ماتوریدی بوون. بەڵێ، بەباشی گوێت لێبوو. کاتێک تۆی موسڵمان قورئان دەخوێنیتەوە و دەتەوێت لە ماناکانی تێبگەیت، دەچیتە سەر تەفسیری قورتوبی یان تەفسیری فەخرەدینی رازی یان بەیزاوی یان سویوتی. هەموو ئەمانە زانای ئەشعەری بوون. کاتێک دەتەوێت فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە صحیحی بوخاری تێبگەیت، گەورەترین شیکار لە جیهاندا بۆ بوخاری کرابێت کتێبی فەتح الباریە لە نووسینی زانای گەورە ئیبن حەجەری عەسقەلانیە. ئیبن حەجەر لە عەقیدەدا لەسەر ڕێبازی ئەشعەریەکان ڕۆیشتووە. کاتێک صحیحی موسلیم دەخوێنیتەوە، پەنا بۆ شیکردنەوەکەی ئیمامی نەوەوی دەبیت. نەوەوی ئەشعەری بوو. کاتێک باز لە زانستی بنەماکانی ئیسلام و پاکردنەوەی دەروون دەکرێت، یەکسەر ناوی ئیمامی غەزالی دێتە پێشت. غەزالی یەکێک بوو لە کۆڵەگا هەرە گەورەکانی قوتابخانەی ئەشعەری. با لە زاناکان گەڕین، با سەیری سەرکردە و جەنگاوەرە گەورەکانی مێژوو بکەین کە جیهانی ئیسلامی شانازیان پێوە دەکات. کاتێک سوپای خاسپەرستەکان قودسیان داگیر کرد، ئەو پیاوەی کە جیهانی ئیسلامی یەک خستەوە قودسی ئازاد کرد، ناوی سوڵتان سەلاحەددینی ئەیوبی بوو کە کوردێک بوو خەڵکی تکریت بوو. سەلاحەددین لە ڕووی عەقیدەوە ئەشعەریەکی سەرسەخت بوو، تەنانەت فەرمانی کردبوو نامیلکەیەکی عەقیدەیی کە بە ئەلعەقیدە سەلاحیە ناسراوە بنووسرێت بۆ ئەوەی منداڵان لە قوتابخانەکاندا لەبەری بکەن و هەموو شەوێک پێش نوێژی بەیانی لەسەر منارەی مزگەوتەکانی میسر و شامەوە بخوێنرێتەوە. ئەو سوڵتانەی کە شاری قستەنتینیە کە دەکاتە ئەستەمبوڵی ئەمڕۆی فتح کرد، واتە سوڵتان محەممەدی فاتح، خۆی و تەواوی دەوڵەتی عوسمانی لەسەر عەقیدەی ماتوریدی و ئەشعەری بوون کە دوو باڵی یەک قوتابخانن. کەواتە لێرە داین لە بەردەم ئەو پرسیارە مەترسیداری کە زۆر کەس ناوێرێت بە لۆژیک ڕوبەڕووی ببێتەوە. ئەگەر قسەی ئەو بانگخوازانی ناو سۆشیال میدیا ڕاست بێت و ئەشعەریەکان کافر یان گومڕا یان لە ئیسلام لادەر بن، ئەوە ئێمە لە بەردەم کارەساتێکی لۆژیکی گەورە داین، چونکە ئەمە مانای وایە کە ئاینی ئیسلام بۆ ماوەی زیاتر لە 1000 ساڵ لە ڕێگەی کەسانی گومڕا و لادەرەوە پارێزگاری لێکراوە و گەیشتۆتە دەستمان. مانای وایە ئەو کەسانی کە قورئانیان بۆ تەفسیر کردوین فەرمودەکانیان بۆ ڕاست و دروست جیا کردوێتەوە، زانستەکانی زمانی عەرەبیان داڕشتووە و سنوورەکانی خاکی ئیسلامیان پاراستووە. هەمویان لەسەر گومڕایی بوون تا لە سەدەی 21دا ئینتەرنێت و سەتەلایت هاتن بۆ ئەوەی ڕاستیەکەمان پێ بڵێن. ئەمە پارادۆکسێکە مێشک دەوەستێنێت. ئایا دەکرێت ئومەتێک بۆ 1000 ساڵ لەسەر هەڵەی عەقیدەی کۆبوو بێتەوە، یان کێشەکە لە شوێنێکی ترە و مێژوو بە جۆرێکی تر نووسراوەتەوە؟ بۆ ئەوەی وەڵامی ئەم گرێ کوێرەیە بدەینەوە، نابێت لەم سەدەیەدا بمێنینەوە. دەبێت کاژمێرەکەی دەستمان بۆ زیاتر لە 1150 ساڵ بەر لە ئێستا بگەڕێنینەوە. دەبێت گەشتێک بکەین بۆ پایتەختی جیهان لەو سەردەمەدا، بۆ بەغدا. لەوێ لە ناو تاریکی زیندانێکی شێداردا پیاوێک بە زنجیر بەستراوەتەوە و جەلادێک قامچیەکەی لە هەوادا دەسوڕێنێتەوە. لەو ساتەوە یەکەمین دڵۆپی ئەم شەڕە فکریە ڕژە.
ئێستاش بە وردەکاری زیاترەوە باسی دەکەین. ساڵی 218 کۆچیە، پایتەختی جیهان بەغدا لەو پڕیش کۆمەندی خۆیدایە. خەلیفەی عەباسی مەئمون کوڕی هاڕونە ڕەشید لەسەر تەختی دەسەڵات دانیشتووە. مەئمون تەنها پاشایەک نەبوو، بەڵکو پیاوێکی عاشقی فەلسەفە، زانست و لۆژیک بوو. ئەو دەستگایەکی گەورەی بە ناوی بەیت الحیکمە یاخود ماڵی دانایی دامەزراندە بوو. هەر زانایە کتێبێکی فەیلسوفە یۆنانیەکانی وەکو ئەرستۆ یان ئەفڵاتونی بۆ سەر زمانی عەرەبی وەرگێڕابایە، خەلیفە بە کێشی کتێبەکە ئاڵتونی پێدەبەخشی. لەناو ئەم کەش و هەوا پڕ لە زانستەدا ڕەوتێکی فکری زۆر بەهێز لە بەغدا باڵی کێشا بوو کە پێیان دەوترا موعتەزیلەکان، کە ئێمە پێشووتر لە ڤیدیۆیەکدا باسی ئەم ڕەوتەشمان کردووە. با لێرەدا وێنەیەکی هەڵەت بۆ ڕاست بکەمەوە. موعتەزیلەکان کۆمەڵێک مرۆڤی نەزان یان دژە ئاین نەبوون، بە پێچەوانەوە ئەوان بلیمەترین و زیرەکترین قسەکەرەکانی سەردەمی خۆیان بوون. دروشمی گەورەی ئەوان یەکشت بوو، عەقڵ پێوەرە بۆ هەموو شتێک. ئەوان دەیانوت خودا عەقڵی پێداوین بۆ ئەوەی بیری پێ بکەینەوە. ئەگەر دەقێکی قورئان یان فەرمودەیەک لەگەڵ لۆژیکی عەقڵدا نەگونجا، ئەوە ئێمە دەقەکە ناگرین، بەڵکو بە زۆرێک لێکدانەوەی بۆ دەکەین کە عەقڵ قبوڵی بکات. تا ئێرە بابەتەکە تەنها دیبەیتێکی فکری جوان بوو لە ناو هۆڵە داخراوەکانی بەغدادا، بەڵام کارە ساتەکە لەو چرکەیەوە دەستی پێکرد کە عەقڵ بوو بە خاوەنی شمشێر. خەلیفە مەئمون بە تەواوی کەوتە ژێر کاریگەری فەلسەفی موعتەزیلەکانەوە. موعتەزیلەکان بیرۆکەیەکی فەلسەفی زۆر ئاڵۆزیان هێنایە ئاراوە کە بە خەلق القورئان یاخود دروستکراوی قورئان ناسرا بوو. پێت بڵێم کێشەکە چی بوو؟ ئەوان دەیانوت خودا لە پێش هەموو شتێکەوە بووە و هیچ شتێکی لەگەڵدا نەبووە. ئەمە پێی دەوترێت قەدیملەت. قورئان قسەی خودایە. ئەگەر بڵێن قورئان لەگەڵ خودادا لە ئەزەلەوە بووە، کەواتە شتێکی تریش جگە لە خودا لە ئەزەلەوە هەبووە. ئەمەش هاوبەش بڕیاردانە یاخود شیرکە، کەواتە قورئان وەکو مرۆڤ، وەکو شاخەکان، وەکو خۆر و مانگ مەخلوقە و خودا دروستی کردووە. لە بەرامبەردا زۆربەی زانایان و خەڵکە سادەکە کە پێیان دەوترا ئەهلی حەدیث دەیانوت نەخێر، قورئان سیفەتی خودایە و کەلامی خودایە. سیفەتی خوداش بەشێکە لە ذاتی خودا، بۆیە دروستکراو نییە. بۆ مرۆڤی ئەمڕۆ ئەمە تەنها یاریەکی وشەکاریە، بەڵام بۆ خەلیفە مەئمون ئەمە بوو بە پێوەری ئیمان و کوفر. مەئمون لە کۆتایی تەمەنیدا نامەیەکی مێژووی و توندی بۆ پارێزگاری بەغدا ئیسحاقی کوڕی ئیبراهیم نووسی و فەرمانی پێکرد تەواوی دادوەران، زانایان و پێشنوێژەکانی بەغدا کۆبکەرەوە و تاقییان بکەرەوە. هەر کەسێک وتی قورئان مەخلوقە و دروستکراو نییە، لە کارەکەی دووری بخەرەوە و بیخەرە زیندانەوە. ئەمە لە مێژووی ئیسلامیدا بە ئەلمحنا یان تاقیکردنەوە گەورەکە یان ئینکیزیزیۆنی ئیسلامی ناسراوە. ترسێکی گەورە جیهانی ئیسلامی داگرت. پیاوە گەورەکانی ئاین ئەوانەی خەڵک نوێژی لە پشت دەکردن دەهێنرانە بەردەم پارێزگەر، شمشێر لەسەر سەریان ڕادەگیرا و لێیان دەپرسرا قورئان مەخلوقە یان نە. زۆرێک لە زانایان لە ترسی گیانی خۆیان و ژن و منداڵیان دەیانوت بەڵێ مەخلوقە. هەندێکیان دەگریان و لەبەر خۆیانەوە دەیانوت خودایە لێمان خۆش بە لەبەر زەبری شمشێر وتمان. بەڵام لەناو ئەم زریانەدا پیاوێک وەکو کێو ڕاوەستا و ملی شۆڕ نەکرد. پیاوێک بە ناوی ئیمام ئەحمەدی کوڕی حەنبەل. ئیمام ئەحمەد زانایەکی بێدەنگ، سادە و جلوبەرێک کۆن بوو. کاتێک هێنایەنە بەردەم خەلیفە موعتەسیم کە دوای مەئمون هاتبوو، قازیە گەورەکی موعتەزیلەکان ئەحمەدی کوڕی ئەبی دوئات دەستی کرد بە پرسیارکردن لێی بە لۆژیکی یۆنانی. ئیمام ئەحمەد سەیری ناوچەوانەکانی کردووتی من نازانم ئێوە چی دەڵێن، ئاەتێکی قورئانم بۆ بێنن یان فەرمودەیەکی سەحیحی پێغەمبەر صلی الله علیه وسلمم بۆ بهێنن کە تێیدا نووسرا بێت قورئان دروست کراوە تا منیش بیڵێمەوە، ئەگەر نا لە خۆمەوە قسە لەسەر ذاتی خودا ناکەم. ئیمام ئەحمەد لێرەدا نوێنەرایەتی جەمسەرێکی تری دەکرد. تەسلیم بوون بە دەق بەبێ پرسیارکردن. خەلیفە تووڕە بوو، هاواری کردە جەلادەکان و وتی لێی بدەن خودا دەستان ببڕێت. دەنگی لێدانی قامسی هات و دەستیان کرد بە لێدانی. قامسی یەکەم، قامسی دووەم، ئیمام ئەحمەد لە هۆش خۆی سوو. ئاوی ساردیان بەسەردا دەکرد و دیسان لێیان دەدا. مێژ و نووسان دەڵێن هێندەیان لێدا گۆشتی پشتی لێبووەوە. لە یەکێک لە لێدانەکاندا پانتۆڵەکەی خەریک بوو لە بەری ببێتەوە. ئیمام ئەحمەد لە ناو ئەو ئازارەدا هاواری کردە خودا.
ئەی پەروەردگار ئەگەر من لەسەر حەقم مەهێڵە عەورەتم لە بەرچاوی ئەم خەڵکەدا دەربکەوێت. دەڵێن یەکسەر پانتۆڵەکەی لەسەر کەمەری جێگیر بوو. ئیمام ئەحمەد نەیتوانیت بڵێت مەخلووقە و دەسەڵاتش نەیتوانی بیکوژێت، چونکە ئەگەر بیان کوشتایە خەڵکی بەغداد لە دژی خەلیفە شۆڕشیان دەکرد، بۆیە گەڕاندیانەوە بۆ زیندان. ئەم دۆخە خوێناویە بۆ ماوەی نزیکەی 15 ساڵ و لە سەردەمی 3 خەلیفەدا مەئمون، موعتەسیم و واسق بەردەوام بوو. کاتێک خەلیفە متەوەکیل هاتە سەر حکوم، بڕیاریدا کۆتایی بەم شانۆگەریە بهێنێت. زیندانەکان کرانەوە. ئیمام ئەحمەد وەکو پاڵەوانێکی ئەفسانەی گەڕایەوە ناو خەڵک و موعتەزیلەکان لە دەسەڵات دەرکران. بەڵام ئایا کێشەکە لێرەدا کۆتایی هات؟ نەخێر، تازە کارەساتە گەورەکە دەستی پێکرده بوو. دوای ئەم ڕووداوە جیهانی ئیسلامی بوو بە دوو پارچەی تەواو دژ بەیەکەوە. یەکەم بەرەی موعتەزیلە کە پێیان وابوو عەقڵی مرۆڤ توانای تێگەیشتنی لە هەموو شتێک هەیە، تەنانەت غەیبیش. ئەگەر حەدیسێک لەگەڵ عەقڵیان نەگونجایە دەیانوت ئەمە درۆیە و فڕیان دەدا. دووەم بەرەی ئەهلی حەدیس یاخود حەنبەلیەکان کە لە کاردانەوەی زوڵمی موعتەزیلەکاندا بە تەواوی دەرگای بیرکردنەوە و عەقڵیان داخست. ئەوان دەیانوت نابێت هیچ پرسیارێک لەبارەی خوداوە بکرێت. کاتێک قورئان دەڵێت خودا لەسەر عەرش دانیشت، نابێت بڵێین مەبەستی چییە، بەڵکو دانیشتووە و تەواو. کاتێک دەڵێت خودا چاوی هەیە، چاوی هەیە و تەواو. ئومەتی ئیسلامی کەوتبوو نێوان دوو بەرداشەوە. بەرداشی عەقڵێکی یاخی بوو کە خەریک بوو دەقە پیرۆزەکان لە ناو ببا، لەگەڵ بەرداشی دەقگەراییەکی وشک کە خەریک بوو مرۆڤ لە بیرکردنەوە بخات و وێنەیەکی جستەیی یاخود تەجسیم بۆ خودا دروست بکە. لەم چرکە ساتە مێژوویەدا ئیسلام پێویستی بە ڕزگارکەرێک بوو، پێویستی بە پردێک بوو کە ئەم دوو لایەنە ئاش بکاتەوە. بەڵام سەیرەکە لەوەدا بوو ئەو ڕزگارکەرە لە ناو مزگەوتەکانی ئەهلی حەدیسەوە نەهات، بەڵکو لە ناو جەرگەی ماڵەکەی موعتەزیلەکان خۆیانەوە لەدایک بوو. لە شاری بەسڕە گەنجێک لەسەر ئەژنۆ لە بەردەم گەورەترین فەیلسوفی موعتەزیلەکاندا دانیشتە بوو و وانەی لۆژیکی دەخوێند. ناوی ئەو گەنجە عەلی کوڕی ئیسماعیل بوو کە مێژوو دواتر بە ئەبوو حەسەنی ئەشعەری ناسی، چیرۆکی ئەو پیاوەی کە عەقیدەی نیوەی زەوی گۆڕی لە شاری بەسڕەوە. بەسڕە لە کۆتاییەکانی سەدەی سێمی کۆچی ئەم شارە تەنها بەندەرێکی بازرگانی نەبوو بۆ ئاڵوگۆڕی خوورما و ئاوڕیشم، بەڵکو پایتەختی وشە و دیبەیتە فەلسەفیەکانی جیهان بوو. لە هەر گۆشەیەکی مزگەوتە گەورەکەی بەسڕەدا بازنەیەکی گفتوگۆ هەبوو. لەلایەک باسی زانستی نەحوی عەرەبیان دەکرد، لایەک باسی شعر، و لەو ناوەڕاستەشدا گەورەترین بازنە تەرخان کرابوو بۆ موعتەزیلەکان. سەرۆک و مەرجعی باڵای موعتەزیلەکانی بەسڕە لەو سەردەمەدا پیاوێکی پیر و بەهێز بوو بە ناوی ئەبوو عەلی جوبائی. جوبائی لە ناو ماڵەکەی خۆیدا کوڕێکی گەنجی پێدەگەیاند کە هێندە زیرەک و بلیمەت بوو، لە تەمەنی 20 ساڵیەوە زانایانی گەورەی دەهێنایە سەرچۆک. ناوی ئەو گەنجە عەلی کوڕی ئیسماعیل بوو کە لە ڕووی ڕەچەڵەکەوە نەوەی هاوڵی گەورەی پێغەمبەر ئەبوو موسەی ئەشعەری بوو. ئەبوو موسەی ئەشعەری ئەو هاوڵە بوو کە لە ڕووداوی تەحکیم لە نێوان ئیمامی عەلی و موعاویەدا نوێنەرایەتی ئیمامی عەلی کرد، وەک ئەوەی چارەنووسی ئەم بنەماڵەیەوە نووسرابێت کە هەمیشە لە ناوەڕاستی گەورەترین لێکترازانەکانی مێژووی ئیسلامیدا دەربکەون. باوکی عەلی کە پیاوێکی سوننە مەزهەب بوو، کاتێک کوڕەکەی منداڵ بوو کۆچی دوایی کرد. دایکی عەلی شووی کردەوە. بە کێ؟ بە ئەبوو عەلی جوبائی. بەم شێوەیە عەلی بچووک چووە ناو ماڵی گەورەترین فەیلسوفی موعتەزیلە و لە ناو کتێبەکانی ئەودا گەورە بوو. عەلی هێندە سەرسام بوو بە زڕ باوکەکەی، بە تەواوی بوو بە سێبەری ئەو. جوبائی فەلسەفەی یۆنانی، لۆژیک و هونەری دیبەیتی فێر کرد. کاتێک جوبائی نەخۆش دەکەوت یا ماندوو دەبوو، عەلی دەناردە مزگەوت بۆ ئەوی لەبری ئەو وەڵامی نایارەکانیان بداتەوە. بۆ ماوەی 40 ساڵ، بەڵێ 40 ساڵی ڕەها، ئەبوو حەسەنی ئەشعەری گەورەترین شمشێری فکری موعتەزیلە بوو. 40 ساڵ بەرگری لەوە دەکرد کە قورئان دروست کراوە. 40 ساڵ دەینووسی کە خودا لە ڕۆژی قیامەتدا بە چاو نابینرێت. 40 ساڵ بە لۆژیک هێرشی دەکردە سەر زانانی حەدیس و بە تێگەیشتن کورد وەسفی دەکردن. بەڵام کاتێک تەمەنی گەیشتە 40 ساڵی، شتێک لە ناو مێشکی ئەم بلیمەتەدا دەستی بە جوڵە کرد: گومان. ئەشعەری بینی کە لۆژیکی موعتەزیلە لە هەندێک شوێندا دەگاتە بنبەست و ناتوانێت وەڵامی دادپەروەردگاری خودا بداتەوە.
شەوێک لە دیوەخانەکەی جوبائی لە بەردەم کۆمەڵی خوێندکاردا ئەشعەری ڕووی کردە زڕباوک و مامۆساکەی وتی: مامۆسا، پرسیارێکم هەیە لەبارەی 3 براوە کە مردوون. یەکەمیان پیاوێکی باوەڕدار و چاکەکار بوو، دووەمیان کافر و تاوانبار بوو، سێمیان منداڵێکی بچووک بوو و مرد. چارەنووسی ئەمانە لە قیامەتدا چییە؟ جوبائی بە متمانە و بەخۆبوونەوە وتی: ئەوە زۆر ڕوونە، باوەڕدارەکە لە بەهەشتە، کافرەکە لە دۆزەخە، منداڵەکەش لە شوێنێکی سەلامەتە و سزای لەسەر نییە، بەڵام ناگاتە پلەی بەهەشتەکان. ئەشعەری وتی: باشە، ئەگەر منداڵەکە بە خودا بڵێ پەروەردگارە، بۆچی هێندە زوو گیانت کێشام؟ ئەگەر بتزانی باە گەورە دەبم، نوێژم دەکرد و دەسومە پلە بەرزەکانی بەهەشتەوە لەگەڵ براکەم. جوبائی کەمێک بیری کردە وتی: خودا پێی دەڵێت من دەمزانی ئەگەر گەورە ببیت تاوان دەکەیت و دەچیتە دۆزەخەوە، بۆیە لە ڕەحمەتی خۆمەوە بە منداڵی گیانم کێشایت تا نەچیتە دۆزەخ. لێرەدا ئەشعەری زەردەخەنەیەکی کرد و وتی: کەواتە مامۆستا، لەو چرکەیەدا برا کافرەکە لە ناو ئاگری دۆزەخە و هاوار دەکات و دەڵێ: ئەی پەروەردگار، خۆ تۆ چارەنووسی منیشت دەزانی کە گەورە دەبم، کافر دەبم، بۆچی بە منداڵی گیانی منیشت نەکێشا تاوەک برا بچووکەکەم ڕزگارم بێ؟ بۆچی ڕەحمەتت بەو کرد و بە من نەتکرد؟ جوبائی وشکی کرد، نەیتوانی وەڵام بداتەوە. زمانە پاراوەکەی بەسڕا لە بەردەم خوێندکارەکەیدا بەسترا. ئەشعەری لەو چرکەیەدا تێگەیشت کە عەقڵی مرۆڤ هێندە بچووکە ناتوانێت حیکمەتی ڕەهای خودا بە یاسا لۆژیکەکانی ئەرستۆ پێوانە بکات. تێگەیشت کە موعتەزیلەکان دەیانەوێت خودا بخەنە ژێر یاساکانی مرۆڤەوە. ئەو شەوە ئەشعەری گەڕایەوە ماڵەوە، دەرگای ژوورەکەی لەسەر خۆی داخست. بۆ ماوەی 15 ڕۆژ کەس ئەشعەری لە بەسڕە نەبینی، نەدەچووە بازار، نەبووانەوتنەوە. خەڵک دەیانوت ئەشعەری شێت بووە، هەندێک دەیانوت نەخۆشە و دەمرێت. بەڵام لەناو ئەو ژوورەدا جەنگێکی دەرونی گەورە لە ئارادا بوو. پیاوێک 15 شەو و ڕۆژ دەگریا، نوێژی دەکرد، سەری بە خاکەوە دەناو دەیوت: خودایە، ڕاستیم پێنیشان بدە، نامەوێت بە گومڕای بمرم. لە شەوی 15یەمدا لە خەوێکی قوڵدا دیمەنێکی گەورەی بینی. ئەشعەری خۆی دەگێڕێتەوە و دەڵێت: لە خەومدا پێغەمبەری خودام بینی صلی الله عليه وسلم. پێیم وت: ئەی پێغەمبەری خودا، بیر و باوڕم تێک چووە، نازانم چی بکەم. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی فەرمووم: ئەی عەلی، یارمەتی سونەتەکەم بدە. ئەشعەری لە خەو ڕاپەڕی، دڵی خێرا لێی دەدا. بڕیاریدا کتێبەکانی فەلسەفە فڕێ بدات و تەنها قورئان و فەرموودە بخوێنێتەوە بەبێ هیچ بیرکردنەوەیەک. بەڵام دوای چەند شەوێک دیسان پێغەمبەری صلی الله عليه وسلم لە خەودا بینیەوە. ئەم جارە پێغەمبەر پێی فەرموو: من پێتم نەوت واز لە زانستی کەلام و لۆژیک بهێنە، من پێم وتی بەو چەکەی پێتە، واتە لۆژیک، بەرگری لە سونەتەکەم بکە. ڕۆژی هەینی بوو، ساڵی 300 کۆچی. مزگەوتی گەورەی بەسڕا پڕ ببوو لە نوێش خوێنان. دوای تەواوبوونی نوێژ لە پڕ پیاوێک بە ڕیشێکی تێکچوو، ڕوخسارێکی زەرد هەڵگەڕا و لە ماندوو بوون، بەڵام بە چاوانێکی پڕ لە بریسکانەوە هەنگاوی نا بەرەو مینبەرەدارینەکەی مزگەوت. 1 پلا، 2 پلا، 3 پلا سەرکەوت. خەڵکەکە بێدەنگ بوون. جوبائی لە ڕیزی پێشەوە سەیری دەکرد. ئەشعەری بە دەنگێکی هێندە بەرز کە دیوارەکانی مزگەوتەکەی دەلەراندەوە هاواری کرد: ئەی خەڵکینا، ئەوەی من دەناسێت خوای ناسیوە، ئەوەشی نەمناسێت من عەلی کوڕی ئیسماعیلم. من ئەو کەسە بووم کە 40 ساڵ پێم دەوتن قورئان مەخلوقە، پێم دەوتن خودا چاو و دەستی نییە، پێم دەوتن مرۆڤ خۆی کردارەکانی خۆی دروست دەکا. لەپڕ ئەشعەری دەستی بر بۆ یەخەی کەواکەی بەری، دوگمەکانی پچڕاند، کەواکەی لە بەری داکەند و بە توندی فڕێدایە خوارەوەی مینبەرەکە و هاواری کرد: ئاگادار بن، من لەم ڕۆ لەو بیر و باوەڕانە پەشیمانم. چۆن ئەم جلەم لە بەری خۆم داکەند و فڕێمدا، ئاواش تەواوی بیر و باوەڕی 40 ساڵی ڕابردووم فڕێ دەدەم. لەم چرکەیەوە من ژیانم تەرخان دەکەم بۆ تێکشکاندنی لۆژیکی موعتەزیلە بە چەکەکانی خۆیان. مزگەوتەکە بوو بە ئاگر. موعتەزیلەکان هەستیان کرد خەنجەرێک لە پشتیان دراوە. گەورەترین زانایان نهێنی پارێزەکەیان چەکەکەی دەستیان لە ناکاو بوو بە گەورەترین دوژمنی مێژووییان. بەڵام لە لایەکی ترەوە زانایانی ئەهلی حەدیث سونەکان بە گومانەوە سەیری یەکتریان دەکرد. باشە، ئەم پیاوە ئێستا لەگەڵ ئێمەیە یان فەلسەفەیەکی نوێی هێناوە، چونکە ئەو بە زمانی قسە دەکا، ئێمە لی تێناگەین. بەڵێ،
ئەشعەری نەبوو بە موعتەزیلە و نەبووش بە حەنبەلیەکی تند، بەڵکو لەو بەیانیەدا شتێک لەدایک بوو کە مێژووی هیزری ئیسلامی بۆ هەتایە گۆڕی. ئەویش ڕێگا سێیەمەکەیە، ئەو ڕێگایی کە ئیمامی غەزالی و سەلاحەددینی ئەیوبی لەسەری ڕۆشتن. لە چیدا جیاواز بوو لەوانەی پێشخۆی؟ فەلسەفەکەی چی بوو؟ ئەمە ئەو پرسیارەیە کە ئێستا دێنە سەری و وەڵامی دەدەینەوە. با بۆ چەند سرکەیەک واز لە ژاوەژاوی ناو مزگەوتەکەی بەسڕە بهێنین و پێکەوە بچینە سەر نەخشەی فکری ئەو سەردەما. کاتێک ئەبوو حەسەنی ئەشعەری لە مینبەرەکە هاتە خوارەوە، سەیری جیهانی ئیسلامی کرد، بینی ئومەتی ئیسلامی وەکو شەمەندەفەرێک وایە کە لەسەر دوو هێڵی شەمەندەفەری لێکدا بڕاو دەڕوات. هەر هێڵێک بەلایەکدا دەیبات و کارە ساتەکە تەنها مەسەلەی کاتە. با بە سادەترین شێوەی لۆژیکی ئەو دوو بەرەیە بکەین بە دوو کەسایەتی تا لەیان تێبگەین. کەسایەتی یەکەم موعتەزیلە، پیاوێکی فەیلسوفە، چاویلکەیەکی لە چاو کردووە و تەنها بە یاسایی یەک کۆی یەک دەکاتە دوو قسە دەکات. پێی دەڵێت خوددا لە قورئاندا دەفەرموێت لە قیامەتدا باوەڕداران بە چاو خوددا دەبینن. ئەو یەکسەر دەڵێت نەخێر، بۆ ئەوەی شتێک ببینیت دەبێت ئەو شتە لە ناو جێگە و ڕووبەرێکدا بێت، دەبێت تیشکی ڕووناکی لێ بداتەوە بۆ ناو چاوت. خوددا نەجەستەیە و نە لە ناو شوێندایە، کەواتە بینینی خوددا مەحاڵە. ئەم ئاەتە مەبەستی بینین نییە، بەڵکو مەبەستی چاوەڕوانی ڕەحمەتە. ئەم پیاوە هێندە عەقڵی گەورە کردووە، خەریکە دەقە پیرۆزەکان بە تەواوەتی دەسڕێتەوە. کەسایەتی دووەم ئەهلی حەدیسی توند، حەنبەلیە وشکەکان. پیاوێکی سادەیە، کتێبێکی گەورەی بەدەستەوەی و دەڵێت هەرچی لەم کتێبەدا نووسراوە ڕاستە، بێ ئەوەی یەک چرکە بیری لێ بکەمەوە. پێی دەڵێیت لە قورئاندا هاتووە خوددا دەستی هەیە یان چاوی هەیە، مەبەست لی چییە؟ ئەو دەڵێت دەستی هەیە و تەواو، پەنجەی هەیە و تەواو. خوددا لەسەر عەرش دانیشتووە وەک چۆن من لەسەر ئەم کورسیە دانیشتوم. کاتێک پێی دەڵێیت باشە ئەگەر وایە خوددات کرد بە مرۆڤێکی زەبەلاحی ناو ئاسمان، ئەویش هاوار دەکات و دەڵێت بێدەنگ بە بیدعەکار، بیرکردنەوە حرامە. لێرەدا بلیمەتیەکەی ئەشعەری دەرکەوت. ئەشعەری لە دڵی خۆی داوتی ئەگەر بە قسەی کەسایەتی یەکەم بکەین، ئیسلام دەبێتە یانەیەکی فەلسەفی یۆنانی و پیرۆزی قورئان نامێنێت. ئەگەر بە قسەی کەسایەتی دووەمیش بکەین، ئەوە ئیسلام لە بەردەم زانایانی جوولەکە، مەسیحی و فەیلسوفە فارسەکاندا دەبێتە ئاینێکی ئەفسانەی و پێمان پێدەکەنن کە خودایەک دەپەرستین لە شێوەی مرۆڤدا. کەواتە چارەسەر چییە؟ ئەشعەری نەخشە ڕێگایەکی نوێی کێشا و دروشمە گەورەکەی ڕاگەیان. عەقڵ خزمەتکاری دەقە، نەک دادوەری دەق. پێت بڵێم ئەمە مانای چییە؟ ئەشعەری وتی ئێمە دەقە پیرۆزەکان، قورئان و فەرمودە سەحیحەکان لە ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل وەردەگرین، چونکە ئەوان پارێزەری وشەکانن، بەڵام ئامرازە لۆژیکەکان و هونەری دیبەیت و فەلسەفە لە موعتەزیلەکان وەردەگرین. پاشان بە چەکەکەی موعتەزیلە بەرگری لە کتێبەکەی ئیمام ئەحمەد دەکەین. با نمونەیەکی پراکتیکیت بۆ بێنمەوە هاوڕێ، بۆ ئەوی بزانیت چۆن ئەم پیاوە مێشکی جیهانی ئیسلامی ئارام کردەوە. با هەمان کێشەی بینینی خوددا لە قیامەتدا بهێنینەوە بەردەمی ئەشعەری، بزانین چۆن شیکاری دەکات. ئەشعەری ڕووی کردە موعتەزیلەکان وتی ئێوە دەڵێن بینینی خوددا مەحاڵە چونکە جەستان نییە، بەڵام لە ڕووی فەلسەفیەوە تاکە مرز بۆ ئەوەی شتێک شیاوی بینین بێت، ئەوەیە کە بوونی هەبێت یاخود مەوجود بێت. هەر شتێک کە بوونی هەبێت لە توانای عەقڵدایە کە بگیرێت. خوددا بوونی هەیە، کەواتە لە ڕووی لۆژیکیەوە شیاوی بینینە. پاشان ڕووی کردە حەنبەلیە وشکەکان وتی بەڵام ئێوەش کە دەڵێن دەیبینین، نابێت بڵێن لە ناو شوێنێکدایە یان لە سەرەوەیە، بەڵکو خوددا لە ڕۆژی قیامەتدا زۆرێک لە درککردن و هێزی بینین لە ناو چاوی باوەڕداران دروست دەکا کە خوددا دەبینن بەبێ ئەوەی خوددا لە ناو جێگە و ڕووبەرێکدا بێت و بەبێ ئەوەی مەودایەکی فیزیکی لە نێوانیاندا هەبێت. سیرکە بەم شێوازە ئەشعەری هەم ئاەتەکەی قورئانی پاراست و نەیهێش بسڕێتەوە، هەم پاکی و مەزنی خودداشی پاراست لەوەی خەڵک بە جەستەیەکی فیزیکی تەسەوری بکەن. ئەشعەری بۆ ئەوەی ئەم پرۆژەیە جێگیر بکات، دەستی کرد بە نووسینی کتێب. دوو کتێبی زۆر مەترسیدار و گرنگی نووسی کە تا ئەمڕۆ مێژووی لە سەردا بەش بووە. یەکەم کتێبی ئەلئیبانە عن ئوسوڵ الدیانە. ئەم کتێبەی نووسی بۆ ئەوەی دڵی زانایانی حەدیس و حەنبەلیەکان ئاش بکاتەوە. لە سەرەتای کتێبەکەدا بە ئاشکرا نووسی ئێمە لەسەر ڕێبازی ئیمامی گەورە ئەحمەدی کوڕی حەنبەلین. دووەم،
کتێبی اللەمع في الرد على أهل الزيغ والبدع. ئەم کتێبەی نووسی بۆ تێکشکاندنی فەلسفەی معتەزیلە بە بەکارهێنانی چەمکە یۆنانیەکانی وەک الجەوهەر و العەرض. بەڵام لێرەدا پرسیارە گەورەکە دێتە پێشەوە: ئایا کاتێک ئەشعەری ئەم ڕێگا سێمەی خستە ڕوو، هەردوو بەرەکە ڕایان کردە باوەشی و ماسیان کرد و وتیان سوپاس بۆ خودا کێشەکە چارەسەر کرد؟ نەخێر، بە پێچەوانەوە ئەشعەری کەوتە بەر ئاگری هەردوو لە معتەزیلەکان پێیان دەوت تۆ ناپاکیت، تۆ گەڕایتەوە بۆ لای ئەفسانە پەرستەکان. حەنبەلێ توندەکانیش پێیان دەوت تۆ زندیق و فەیلسوفیت. ئەو وشە یۆنانیانە چین هێناوتەتە ناو ئاینی ئیسلامەوە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم کەی باسی جەوهەر و عەرزی کردووە؟ ئەشعەری لە بەسرە و بەغدا وەک غەریبەیەک دەژیا. کاتێک لە ساڵی 324 کۆچی لە بەغدا لەسەر جێگەی مەرگ پاڵکەوتە بوو، خوێندکارەکەی زاهیری کوڕی ئەحمەدی سەرەخسی چوو بۆ لای ئەشعەری لە کاتی گیانکێشاندا فرمێسک بە چاویدا هاتە خوارەوە بە خوێندکارەکەی وت: شاید بە زاهیر من هیچ کەسێک لەم ئومەتە کافر ناکەم، چونکە هەمومان ڕوو لە یەک قیبلە دەکەین، جیاوازیەکەمان تەنها لە شێوازی دەربڕین و وشەکاندایە. ئەشعەری مرد، لە گۆڕستانێک لە بەغدا نێژرا کە ئەمڕۆ شوێن کەوتەشی نەماوە. لەو چرکەیەدا پێدەچوو چیرۆکەکە کۆتایی هاتبێت. زانایەک بیرۆکەیەکی هەبوو، چەند کتێبێکی نووسی و مرد. بەڵام ئەوەی دوای مەرگی ئەم پیاوە ڕوویدا لەوانەیە لە مێژووی مرۆڤایەتیدا وێنەی نەبێت. چۆن بیرۆکەی پیاوێک کە لە ژوورێکی بچووکی بەسڕەدا دەگیریا توانی لە سەدەکانی دواتردا ببێتە بیر و باوەڕی فەرمی گەورەترین ئیمپراتۆرێتەکانی زەوی، چۆن بوو بە عەقیدەی سوڵتانەکان، جەنگاوەرەکان و زانکۆ گەورەکان. ئەم گەشتە سەرسوڕهێنەرە بە ناو نەخشەی جیهاندا ئێستا دەین وەڵامی دەدەینەوە. لە مێژووی فکری مرۆڤایەتیدا یاسایەکی نەنووسراو هەیە. زۆرێک لە بیرۆکە بلیمەتەکان لەگەڵ مردنی خاوەنەکانیاندا لە ناو گۆڕستانەکاندا نێژراون. کاتێک ئەبوو حەسەنی ئەشعەری لە ساڵی 324 کۆچی مرد، لایەن گیرانی گرۆپێکی زۆر بچووک و پەراوێز خراو بوون. لە بەغدا حەنبەلیەکان باڵا دەست بوون، لە بەسرە معتەزیلەکان، لە میسر و مەغریبیش دەسەڵاتی فاتیمیەکان شیعەی ئیسماعیلی خەریک بوو تەواوی ناوچەکە دادەپۆشێت. پێدەچوو قوتابخانەی ئەشعەری تەنها تاقیکردنەوەیەکی کاتی بێت و تێپەڕێت. بەڵام نزیکەی 100 ساڵ دوای مەرگی ئەشعەری لە پڕبوو مەلەرزەیەکی جیۆپۆلەتیکی لە جیهانی ئیسلامیدا ڕوویدا کە چارە نووسی ئەم مەزهەبەی بۆ 1000 ساڵی داهاتوو نووسیەوە. با پێکەوە بچینە ناوەڕاستی سەدەی پێنجەمی کۆچی لە چۆڵەوانەکانی ئاسیای ناوەڕاستەوە. هێزێکی نوێ، جەنگاوەر و پڕ لە وزە بە سواری ئەسپەکانیانەوە دابەزینە خوارەوە بە ناوی سەلجوقیەکان. سەلجوقیەکان تورک بوون، شمشێرەکانیان زۆر تیژ بوو، بەڵام لە ڕووی شارستانی و فکریەوە پێویستیان بە ئەندازیارێک بوو کە دەوڵەتەکەیان بۆ ڕێک بخات. ئەو ئەندازیارە پیاوێکی فارس بوو کە یەکێکە لە گەورەترین عەقڵە سیاسیەکانی مێژووی ئیسلامی. مێژوو بە ناوی نیزام المولک یاخود نیظام المولک الطوسی دەیناسێنێت. نیزام المولک تەنها وەزیرێک نەبوو، ئەو وەکو کیسینجەری سەردەمی ناوەڕاست وابوو. کاتێک سەیری نەخشەی جیهانی کرد، بینی دەوڵەتی سەلجوقی لە بەردەم دوو مەترسی گەورەدایە. یەکەم لە دەرەوە بانگەشەکارانی دەوڵەتی فاتیمی میسر خەریکن مێشکی گەنجان دەشۆنەوە. لە ناوەوەشدا لە بەغدا و شارە گەورەکان شەڕی مەزهەبی لە نێوان حەنبەلیەکان و شافعیەکاندا هەیە و خوێن دەڕژێت. نیزام المولک لە دڵی خۆی داوتی: ئێمە ناتوانین بە سوارچاک و تیرکەوان شەڕی فکر بکەین، ئەمە پێویستمان بە کاریگەری فکریە کە عەقیدەیەکی یەکگرتوو بۆ تەواوی ئیمپراتۆریەتەکە بەرهەم بهێنێت. بۆیە لە ساڵی 459 کۆچی گەورەترین پرۆژەی پەروەردەیی لە مێژووی ناوچەکەدا ڕاگەیان کە بە قوتابخانە نیزامیەکان ناسرا. پێت بڵێم ئەم نیزامیانە چی بوون؟ نیزامیەکان وەکو زانکۆکانی هارفارد و ئۆکسفۆرد و MIT ئەو سەردەمەوا بوون. لە بەغدا و نەیسابوور و ئەسفەهان و هێرات لقیان کرایەوە. خوێندن تێیاندا بە خۆڕای بوو، خوێندکاران مانگانەیان پێدەدرا، جێگەی نووستن و خواردنیان بۆ دابین دەکرا و هەر کەسێک لەوێ دەرچوو بایە یەکسەر دەبوو بە قازییان فەرمانبەری دەوڵەت. بەڵام پرسیارە گرینگەکە لێرەدایە: پرۆگرامی فەرمی خوێندن لەناو ئەم زانکۆزە بەلاحەدا چی بوو؟ بڵێ، پرۆگرامی خوێندن عەقیدەی ئەشعەری بوو. بۆچی نیزام المولک ئەشعەری هەڵبژارد؟ چونکە وەک لە بەشی پێشوودا بینیمان، عەقیدەی ئەشعەری تاکە چەتر بوو کە دەیتوانی هەمووان لە ژێر خۆیدا کۆ بکاتەوە.
لەگەڵ لۆژیکی فەیلسوفەکاندا دەگونجا، ڕێزی لە فەرموودە دەگرت و سۆفیەکانشی قبول بوو. نیزام المولک بۆ ئەوەی نیزامیەی بەغدا کە پایتەخت بوو بکاتە سەنتەری جیهان، چوو بۆ لای گەنجێکی بلیمەتی تەمەن 34 ساڵ لە شاری تووس و کردیە ڕاگیری زانکۆکە. ناوی ئەو گەنجە ئەبوو حامیدی غەزالی بوو. ئیمامی غەزالی حوجەت الئیسلام گەورەترین خزمەتی بە ئەشعەریەت کرد کە تا ئەمڕۆ شوێنەواری ماوە. غەزالی هات سێشتی پێکەوە گرێدا کە پێشتر وەکو ئاگر و ئاوا بوون: عەقیدەی ئەشعەری، فقهی شافعی و پاکی ڕۆحی سۆفیگەری. غەزالی ئەم سێی کرد بە یەک پاکێز لەناو کتێبە گەورەکەیدا، ئەحیا علوم الدین. لەو چرکەیەوە ئەگەر کەسێک هێرشی بکردایەتە سەر عەقیدەی ئەشعەری، تەنها هێرشی نەدەکردە سەر فەلسەفەیەک، بەڵکو وەکو ئەوە بوو هێرش بکاتە سەر نوێژ، ڕۆژوو و ئەخلاقی کۆمەلگا. پاکێزەکەی غەزالی بوو بە سیستەمی کارپێکەری مێشکی مرۆڤی سونە. با کەمێک لەم کاتەدا پێش بکەوین بەرەو سەدەی شەشەمی کۆچی. شوێن میسر و شام. دەوڵەتی فاتیمی شیعە لە میسر دەڕوخێت. ئەو سوارچاکەی کە دێتە سەر تەختی حکوم لە قاهیرە سەرکردەیەکی کوردی خەڵکی تکریتە بە ناوی سەلاح الدینی ئەیوبی. لێرەدا پرسیارێکی وڕوژێنەر لە خۆت بکە هاوڕێ، چۆن سەرکردەیەکی غەریبەی وەکو سەلاح الدین توانی ملیۆنە مرۆڤی میسری، شامی، عەرەب و تورک لە ژێر یەک ئاڵادا کۆبکاتەوە بۆ جەنگی حەطین و ڕزگارکردنی قودس؟ ئایا تەنها بە زەبری شمشێر؟ مەحاڵە. سەلاح الدین دەیزانی کە سوپایەکی لێکدابڕا و لە ڕووی فکریەوە لە بەردەم سوپای خاسپەرستەکاندا تێک دەشکێت. بۆیە یەکەم کاری لە میسر ئەوە بوو تەواوی قازیە شیعەکانی لابر و زانایانی ئەشعەری لە نیزامیەکانی بەغدا و شامەوە هێنایە ناو قاهیرە. سەلاح الدین فەرمانی بە زانایە کرد بە ناوی محەممەدی کوڕی هەیبەتوڵڵای مەکی کە نامیلکەیەکی شعری عەقیدەی بە پێی ڕێبازی ئەشعەری بنووسێ کە بە ئەلعەقیدە سەلاحیە ناسراوە. پاشان بڕیارێکی دەرکرد کە مێشک دەوەستێنێت. دەبێت تەواوی منداڵانی میسر و شام ئەم عەقیدەیە لە قوتابخانەکاندا لەبەر بکەن و دەبێت هەموو شەوێک لەسەر تەواوی منارەی مزگەوتەکانی قاهیرە، دیمەشق و حەلەب پێش بانگی بەیانی ئەم قەسیدە ئەشعەریە بە دەنگێکی خۆش بخوێنرێتەوە. تەسەوور بکەنەوەیەک لە جیهانی ئیسلامیدا گەورە بوو کە بەیانیان بە دەنگی تەوزیفی عەقیدەی ئەشعەری لە خەو هەڵدەستان. دوای ئەیوبیەکان دەسەڵات کەوتە دەست مەمالیکەکان لە میسر. مەمالیکەکان ئەو جەنگاوەرانە بوون کە جیهانی ئیسلامیان لە مەترسی سڕینەوەی یەکجاری ڕزگار کرد لە بەردەم هێرشی مەغۆلەکاندا لە جەنگی عین جالوت. کاتێک سەیری مەرجەعە ئاینیەکانی دەوڵەتی مەمالیک دەکەیت، دەبینی گەورەترین زانایان کە پێیان دەوترا سوڵتان العولەما وەک ئیمام عیزی کوڕی عەبدوسەلام ئەشعەریەکی بێت سەند و چوون بوون. دوای مەمالیکەکانیش نۆرەی گەورەترین ئیمپراتۆرێتی مێژووی ئیسلامی هات، دەوڵەتی عوسمانی. کاتێک سوڵتان محەممەدی فاتیح لە ساڵی 1453 بە سواری ئەسپە سپیەکەیەوە چووە ناو کڵێسای ئایا سۆفیا لە قستەنتینیا، مامۆستا و ڕاوێژکارە ڕۆحیەکەی کە ناوی ئاق شەمسەدین بوو لەگەڵ تەواوی دەستگا ئاینیەکانی دەوڵەتی عوسمانی لەسەر عەقیدەی ماتوریدی و ئەشعەری بوون. ئێستا با گەورەترین کێشی لۆژیکی بکێشین بە مێشکی ئەو کەسانەدا کە ئەمڕۆ لە تیکتۆک و فەیسبوکەوە دەڵێن ئەشعەریەکان گومڕان. کاتێک ئەمڕۆ تۆ دەچیتە مزگەوت و پێشنوێژەکە کە کتێبی ڕیاض و ساڵحین دەکاتەوە و حەدیسێکت بۆ دەخوێنێتەوە، نووسری ئەو کتێبە کێیە؟ ئیمامی نەوەویە. نەوەوی ئەشعەری بوو. کاتێک زانایەکی سەلەفی مۆدێرن لەم سەدەیەدا دانیشتووە و دەیەوێت فتوایەک لەسەر سەحیحی بوخاری بدات، ئەو کتێبەی کە لەسەر مێزەکەیەتی بۆ ئەوەی مانای حەدیسەکانی بوخاری تێبگات کتێبی فتح الباریە. نووسەرەکەی کێیە؟ ئیبن حەجەری عەسقەلانیە. ئیبن حەجەر لە کڕۆکی ئەشعەریەکان بوو. کاتێک قورئان دەخوێنیتەوە و دەتەوێت بزانیت هۆکاری دابەزینی ئاەتەکان چییە، تەفسیری قورتوبی، فەخرەدینی رازی بەیزاوی و ئەبوو حەیانی ئەندەلوسی و مەحەلی و سویوتی دەخوێنیتەوە. هەموو ئەمانە بەیەک و دوو ئەشعەری بوون. سەیری ئەم وێنە زەبەلاحە بکە لە سەدەی پێنجەمی کۆچیەوە تا ناوەڕاستی سەدەی 20م، واتە بۆ ماوەی 900 ساڵ عەقیدەی ئەشعەری و ماتوریدی تەنها مەزهەبێک نەبوون لە ناو سوننەتدا، بەڵکو ئەوان خۆیان سوننە بوون. مینبەرەکان، پاشاکان، شمشێرەکان و قەڵەمەکان و کتێبخانەکان و زانکۆکان بەدەست ئەوانەوە بوو. ئەگەر لەو سەدانەدا بچوویتایەتە ناو مزگەوتێکی دیمەشق یان قاهیرە یان سەمەرقەند و
و بدوتایە ئەشعەریەکان لە ئەهلی سونەنین خەڵکەکە وەکو شێت سەیریان دەکردیت. کەواتە پرسیارە شۆکهێنەرەکە لێرەدایە ئەگەر ئەوان بەم شێوەیە یاریەکەیان بردبێتەوە، ئەگەر بوو بێتنە خاوەنی ڕەهای شارستانیەتی ئیسلامی، بۆچی ئەمڕۆ لەسەر شاشەی مۆبایلەکانمان پێیان دەوترێت گۆمڕە؟ چونکە لە ژێر فەرشە ئاڵتونیەکەی ئەم ئیمپراتۆرێتە زەبەلاحەدا لە ناو حوجرە تاریکەکانی بەغدا و دیمەشقدا کۆمەڵێک پیاوی بێدەنگ کە لە ڕق و جەنگاوەر هەبوون کە دەفتەرێکی بچووکیان بەدەستەوە بوو تێیدا نووسرا بوو خاڵە سوورەکان. ئەوان نەیان دەویست بسنە ژێر چەترەکەی نیزام المولکەوە، دایانوت تەنانەت ئەگەر سەلاحەدینی ئەیوبی و ئیمامی غەزالیشتان لەگەڵدا بێت ئێوە هەر لەسەر هەڵن. ئەو خاڵە سوورانە چی بوون؟ ئەو خاڵە سوورانە چی بوون کە بوونە هۆی ئەوەی موسڵمانان لە ناو مزگەوتەکاندا بە شمشێر یەکتری سەر ببڕن؟ ئەمە ئەو گڕکانەیە کە ئێستا پەردەی لەسەر لا دەبین. با بۆ چەند خولەکێک شمشێری سوڵتانەکان و شکۆمەندی زانکۆ نیزامیەکان بەجێ بهێنین، با تەنها خۆمان بین. وەرە با بچینە ناو ژوورێکی بێدەنگەوە، لەلایەکی مێزەکە زانایەکی ئەشعەری دابنین و لەلایەکی تریش زانایەکی ئەسەری یاخود حەنبەلی، ئەوانی پێیان دەوترێت ئەهلی حەدیث. دوو کوپچای گەرمیان بۆ دابنین و پێیان بڵین تکایە تووڕەمە بن بە زمانێکی کوردی سادە و بێ فەلسەفە پێمان بڵێن کێشە گەورەکەی نێوانتان چییە؟ ئەو خاڵە سوورانە چین کەوای کردووە هەزاران ساڵا یەکتری تاوانبار بکەن؟ ئەگەر بە وردی گوێیان لێ بگرین دەبینین جەنگە گەورەکە لەسەر چوار بەرەی مەترسیدارە. یەکەم، کێشی سیفاتەکانی خودا. ئەمە مین ڕێژکراوترین خاڵی نێوانیانە. ئەگەر تەماشایەکی قورئانی پیرۆز بکەین، چەندین وشەی وەکو یەد یاخود دەست، هەروەها عین یاخود چاو، هەروەها وەجه یاخود ڕوخسار، یان ئیستیوا کە بە واتای دانیشتن و بەرزبوونەوە دێت لە ناو قورئاندا بوونی هەیە، سەبارەت بە خودای گەورەیە. بۆ نمونە یەد اللهی فەوقە ئەیدیهم. لۆژیکی ئەهلی حەدیث و حەنبەلیەکان دەڵێت ئەم وشەیە چۆن هاتووە ئاوا وەریگرە. خودا دەڵێت دەستم هەیە، کەواتە دەستی هەیە، بەڵام دەستێک کە لە دەستی هیچ مەخلووقێک ناچێت. حرامە لێکدانەوەی بۆ بکەیت، حرامە بڵێ مەبەستی شتێکی ترە. ئەگەر بڵێ مەبەستی هێزە، ئەوە تۆ سیفەتەکەی خودا سڕیوەتەوە و قسەی خودات گۆڕیوە. لە بەرامبەردا لۆژیکی ئەشعەریەکان دەڵێت ئەگەر بە مرۆڤێکی سادە بڵیت خودا دەستی هەیە و چاوی هەیە و لەسەر عەرش دانیشتووە، مێشکی ئەو مرۆڤەیەک سروێنی پیاوێکی زەبەلاحی ناو ئاسمان دروست دەکات. ئەمەش دروستکردنی جەستەیە بۆ خودا کە بەواتای تەجسیم دێت. زمانی عەرەبی زمانی مەجازە. کاتێک عەرەبێک دەڵێت فڵان کەس دەستی بەسەر شارەکەدا هەیە، مانای وایە دەسەڵاتی هەیە، نەک پەنجەکانی درێژ بوو بێتنەوە. بۆیە دەستی خودا واتە هێز و توانای خودا، چاوی خودا واتە چاودێری و پاراستن، و ئیستیوای سەر عەرش واتە کۆنتڕۆڵکردن و دەسەڵاتدارێتی. سیرکە حەنبەلیەکە هاوار دەکات تۆ قورئان دەشێوێنیت، پێغەمبەر کەی وتیەتی دەست واتە هێز؟ ئەشعەریەکەش وەڵام دەداتەوە تۆش خودات کردووە بە بتێکی فیزیکی کە لە ئەندام و پارچە پێک هاتووە. خاڵی دووەم پرسیارە گەورەکە، خودا لەکوێیە؟ ئەم پرسیارە تا ئەم ڕۆژ لە ناو سۆشیال میدیادا گەورەترین شەڕی لەسرە. ئەسەری و حەنبەلیەکان دەڵێن خودا لە ڕووی زاتەوە لەسەرەوەیە، لە سەروی حەوت ئاسمانەوەیە، لەسەر عەرشەکەیەتی و لە مەخلوقەکانی جیاوازە. بەڵگەش دەهێننەوە بە حەدیسی ئەو کەنیزەکەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لێی پرسی خودا لەکوێیە. ئەویش پەنجەی بۆ ئاسمان ڕاکێشاوتی لە ئاسمانە. ئەشعەریەکان بە شۆکەوە سەری خۆیان دەگرن و دەڵێن ئەمە کارەساتە، شوێن و ئاسمان و سەرەوە و خوارەوە هەمویان مەخلوقن و خودا دروستی کردوون. پێش ئەوەی خودا گەردون و ئاسمان دروست بکات لەکوێ بوو؟ بێگومان بێشوێن بوو، کەواتە ئێستاش هەر بە بێشوێن بوونی هەیە. ئەگەر بڵێ خودا لە ئاسمانە، مانای وایە ئاسمان خودای لەناو خۆیدا هەڵگرتووە و خودا سنووردارە بە ئاراستەیەک. ئەمەش مەحاڵە بۆ دروستکەری گەردون. پرسیارێکی لۆژیکی لە خۆت بکە، دەبینی بۆشایەکە چەندە قوڵە؟ لایەکیان دەیەوێت دەقەکە وەکو خۆی بپارێزێت، لایەکەی تریش دەیەوێت بێگەردی و پاکی زاتی خودا لە یاساکانی فیزیا بپارێزێت. ئایا کامیان لەسەر حەقن؟ یان هەردووکیان یەک شت دەڵێن بەڵام بە دوو زمانی جیاواز؟ خاڵی سێم کێشەی ئازادی مرۆڤ. تۆ کەیت؟ با بچینە ناو قوڵترین کێشەی فەلسەفی مرۆڤایەتی. ئایا مرۆڤ ئازادە لە کردارەکانیدا یان ناچاریە؟ معتەزیلەکان دەیانوت
مرۆڤ خۆی دروستکەری کردارەکانی خۆیەتی بە تەواوی. جەبرەکان دەیانوت مرۆڤ وەکو پەڕێکی بەرباوایە، هیچ ئیرادەیەکی نییە و خوددا هەموو شتێکی پێدەکات. ئەبوو حەسەنی ئەشعەری هات، ویستی ڕێگایەکی ناوەند بدۆزێتەوە، بیرۆکەیەکی هێنایە ئاراوە کە بە نەزەریەی کەسب نەظەریەتل کەسب یاخود بەدەستهێنان ناسراوە. ئەشعەری وتی خوددا تەنها دروستکەری هەموو شتێکە، کەواتە کردارەکانی مرۆڤیش وەکو نوێشکردن یان دزیکردن خوددا دروستیان دەکات، بەڵام مرۆڤ ئیرادە و هەڵبژاردنێکی هەیە. کاتێک مرۆڤ بڕیار دەدات دزی بکات، لەو چرکەیەدا خوددا کردداری دزیکردنەکە دروست دەکات و مرۆڤەکەش کردارەکە بەدەست دەهێنێت و لەسەر ئەو بەدەستهێنانەیە سزا دەدرێت. با ڕازگۆ بم لەگەڵتان، ئەم کەسبەی ئەشعەری هێندە ئاڵۆز بوو. زانایانی مێژوو دەیانوت لە جیهاندا سێ شت هەن کە مەحاڵەتیان بگەیت: غول، سمرخ و کەسبەکەی ئەشعەری. حەنبەلەکان پێیان دەوت ئەمە یاریکردنە بە وشە، ئێوەش هەر جەبریەن و مرۆڤتان کردووە بە ڕۆبۆت، بەڵام ناوتان ناوە کەسب. خاڵی چوارم، کێ باوەڕدارە؟ ئەمەیان خاڵێک بوو کە خەریک بوو جەماوەری سوننا بتەقێنێتەوە. هەندێک لە زانە سەرەتاییەکانی ئەشعەری بە کاریگەری فەلسەفە دەیانوت یەکەم ئەرگ لەسەر مرۆڤ ئەوەیە کە بە بیرکردنەوە و بەڵگەی لۆژیکی بوونی خوددا بسلمێنێ. ئەگەر کەسێک تەنها لەبەر ئەوەی باوکو دایکی موسڵمانن بڵێت من موسڵمانم، ئەوە ئیمانەکەی جێگەی گومانە. کاتێک ئەم قسەیە گەیشتە گوێی زانایانی حەدیث شۆک بوون، هاواریان کرد. چی؟ واتە دایکی من یان نەنکە نەخوێندەوارەکەم کە لە نیوە شەودا دەگری و دەڵێت یا ئەڵڵا بە پێی فەلسەفەکەی ئێوە کافرە چونکە کتێبی ئەرستۆ و بنەماکانی لۆژیکی نەخوێندۆتەوە، ئەمە چ ئاینێکە ئێوە دروستان کردووە. دواتر زانایانی گەورەی ئەشعەری وەکو ئیمامی غەزالی ئەم خاڵیان ڕاست کردەوە و وتیان ئیمانی سادەی خەڵکەکە تەواوە و قبوڵە. هاوڕێ، سەیری ئەم چوار خاڵە بکە. لە سەرەتادا ئەمە تەنها گفتوگوی ناو کتێبەکان بوو، بەڵام کاتێک دەسەڵات و سیاسەت هاتنە ناو یاریەکە، ئەم خاڵە فەلسەفیانە گۆڕان بۆ پێناسەی ناسنامە. موسڵمانان لە ناو بازاڕەکاندا لە بری ئەوەی بپرسن ئایا تۆ نوێژ دەکەیت، دایان پرسی قورئان مەخلووقە؟ خوددا لەکوێیە؟ دەزواتە هێزیان ئەندام. ئەگەر وەڵامەکەت بە دڵی بەرامبەر نەبوایە، حکومەکە ئامادە بوو تۆ زندیقیت، تۆ لە ئەهلی سونە نیت. ئەم گرژیە فکریە لە سەدەی پێنجەمی کۆسی و لە ناوەڕاستی بەغدادا لە هۆڵە داخراوەکانی دیبەیتەوە گواستیەوە بۆ سەر شەقامەکان. زاناکان قەڵەمەکانیان دانا و خەڵکە سادەکەش دەستیان دایە خەنجەر و خشت و بەرد. ئەو ڕووداوە خوێناویە شۆککەرەی کە لە ناو حەوشەی مزگەوتی پیرۆزی بەغداددا ڕوویدا و دەرکەوتنی ئەو پیاوەی کە بوو بە گەورەترین تێکشکێنەری مێژووی ئەشعەریەکان، واتە ئیبن تەیمیە، وەکو فیلمێکی سینەمایی لە بەردەم چاوتاندا پیشانی دەدەین و دەینە سەر باسکردنی. هاوڕێ، کاتێک مێژووی ئیسلامی لە قوتابخانەکاندا دەخوێنین، هەمیشە وێنەیەکی ڕۆمانسیمان پیشان دەدەن، وێنەی کۆمەڵێک زانا کە بە جلوبەرگی سپیەوە لە ناو مزگەوتدا دانیشتون، زەر دەخەنە بۆ یەکتری دەکەن و بەو پڕی ئەدەبەوە دەڵێن ڕای جەنابتان ڕێز لێگیراوە، بەڵام من ڕایەکی ترم هەیە. بەڵام ڕاستێ تاڵەکە، ئەو ڕاستی کە لە کتێبە خوێندنگەیەکاندا لا دەبردرێت شتێکی تەواو جیاوازە. کاتێک دیبەیتە فەلسەفیەکانی بەشی پێشوو تێکەڵ بە سیاست و دەمارگیری جەماوەری بوو، مێژووی هیزری ئیسلامی یەکێک لە خوێناویترین و تارێکترین لاپەڕەکانی خۆی نووسیەوە. با پێکەوە بچینە ناوەڕاستی بەغدا ساڵی 469 کۆسی. لە شاری نەیسابوورەوە لە خۆراسان، زانایەکی گەنج و قۆز بەڵام خاوەن زمانێکی هێندە پارە و کە دەیتوانی بەرد بگریێنێت گەیشتە بەغدا. ناوی ئەبوو نەسری کوڕی قوشەیری بوو. ئەبوو نەسر کوڕی زانای گەورەی سۆفی و ئەشعەری ئیمام قوشەیری بوو کە خاوەنی نامیلکە بەناوبانگەکەی ئەڕیسال القوشەیریەیە. ئەبوو نەسر کاتێک هاتە بەغدا لەلایەن وەزیری گەورەی سەلجوقیەکان نیزام المولکەوە پشتیوانیەکی ڕەهای لێ دەکرا. چوو لە ناو زانکۆی نیزامیەی بەغدا دانیشت و دەستی کرد بە وانەوتنەوە. ئەبوو نەسر لە وانەکانیدا بەو پەڕی توندی هێرشی دەکردە سەر زانایانی حەنبەلی ئەهلی حەدیث کە لە بەغدا زۆری نەبوون. بە دەنگێکی بەرز لەسەر مینبەرەوە دەیوت ئەی خەڵکینە، خودای ئێمە جەستە نییە، خودای ئێمە لەسەر کورسی و عەرشدانانیشێت. ئەوانەی دەڵێن خوددا پەنجە و چاو و جەستەی هەیە، ئەوانە بتیان دروست کردووە و خودای ڕاستەقینە ناناسن. ئەم قسەیە بۆ حەنبەلیەکانی بەغدا وەکو ئەووا بوو بنزین بەسەر ئاگردا بکەی.
سەرکردە و مەرجەعی باڵای حەنبەلیەکان لە بەغدا پیاوێکی زۆر بەهێز و خاوەن زەماور بوو بە ناوی شەریف ئەبوو جەعفەری کوڕی ئەبی موسا. شەریف لە بنەماڵەی عەباسیەکان بوو، بۆیە خەڵکەکە لەسەر ئاماژەی پەنجەی ئەو دەجوڵان. شەریف لە ناو مزگەوتی گەورەی مەنسووردا هاواری کرد. ئەم زندیقە لە خۆراسانەوە هاتووە بۆ ئەوەی قورئانمان لێ تێک بدات، وەڵامی بدەنەوە. ڕۆژی دواتر لە ناو بازاڕی بەناوبانگی سەلالین لە بەغداد لایەنگرانی ئەشعەری و لایەنگرانی حەنبەلیەکان بەیەک گەیشتن. لە سەرەتادا بە قسەی توند، پاشان بە فڕێدانی نەعل و پێڵاو، پاشان بە خشت و بەرد لە پڕ خەنجەر و شمشێرەکان لە کێڵان دەرکران. گەورەترین پشێوی لە بەغداد ڕوویدا کە بە فیتنەی ئیبن قوشەیری یاخود ئاژاوەی ئیبن قوشەیری ناسراوە. خەڵکێکی زۆر لە ناو بازاڕدا کوژران. شەڕەکە گواستیەوە بۆ ناو حەوشەی مزگەوتەکان. نوێش خوێنان بە بەرد پەلاماری یەکتریان دەدا. خوێن ڕژایە سەر حەسیر و مافورەکانی مزگەوت. حەنبەلیەکان گەماڕووی زانکۆی نیزامیەیاندا بۆ ئەوەی ئەبوو نەسری قوشەیری بکوژن، بەڵام خوێندکارە ئەشعەریەکان دەرگاکانیان داخست و لەسەر سەربانەوە بە تیر و بەرد بەرگریان لە زانکۆکە دەکرد. کارەساتەکە هێندە گەورە بوو. خەلیفەی عەباسی موقتەدا بالله لە ترسی گیانی خۆی دەرگای کۆشکی خەلافەتی قوفڵدا. خەلیفە ناردی بە دوای هەردوو لایەندا بۆ ئەوەی لەناو کۆشکەکەدا ئاشتیان بکاتەوە، بەڵام کاتێک زانە ئەشعەریەکان بە سەرۆکایەتی ئەبوو ئیسحاقی شیرازی و حەنبەلیەکان بە سەرۆکایەتی شەریف ئەبوو جەعفەر لە ناو هۆڵی خەلیفەدا دانیشتن، لە بری ڕێکەوتن دیسان دەستیان کردەوە بە شەڕە قسە و خەریک بوو لە بەردەم خەلیفەدا یەکتری بخنکێنن. ئەبوو ئیسحاقی شیرازی هێندە تووڕە بوو، بەغدای بەجێ هێشتووتی دەچم بۆ لای وەزیری نیزام المولک و پێی دەڵێم کە حەنبەلیەکان سوکایەتی بە مەزهەبەکەت دەکەن. لە کۆتاییدا دەسەڵات بە زەبری هێزی سەربازی شەقامەکانی کۆنتڕۆڵ کرد، بەڵام لەو ڕۆژەوە دیواری نێوان ئەم دوو گروپا بوو بە دیواری خوێن. با بۆ ماوەی زیاتر لە 2 سەدا لە کاتدا پێش بکەوین بەرەو کۆتایی سەدەی حەوتەم و سەرەتای سەدەی هەشتەمی کۆچی. شوێن دیمەشق، پایتەختی دووەمی دەوڵەتی مەمالیک. لەو سەردەمەدا مەزهەبی ئەشعەری لەو پەڕی باڵادەستیدا بوو. قازیەکان پێشنوێژەکانی مزگەوتی ئەمەوی، زانکۆکان تەنانەت سوڵتانەکانیش ئەشعەری بوون. حەنبەلیەکان بێدەنگ کرابوون و لە گۆشەکاندا دەیان خوێن. بەڵام لە ناو کوچەکانی دیمەشقدا پیاوێک بە خێرایەکی سەیر هەنگاوی دەنا. پیاوێک بە جلوبەرگێکی سادەوە، خاوەن چاوانێکی هێندە تیژ و بریسکانەوە کە وەک پشکۆی ئاگروا بوون. مێشکێکی هەبوو کە کۆمپیوتەری ئەو سەردەمە بوو. هەر کتێبێکی یەکجار بخوێندایەتەوە بۆ هەتایە لەبەری دەکرد. ناوی ئەو پیاوە تەقیەدین ئەحمەدی کوڕی تەیمیە بوو. ئیبن تەیمیە کە ئەمڕۆ بە باوکی ڕوحی ڕەوتی سەلەفیەت دادەنرێت. کاتێک سەیری مەزهەبی ئەشعەری کرد، بڕیاریدا گەورەترین و وێرانکەرترینی هێرشی فکری لە مێژووی ئیسلامیدا بکاتە سەریان. ئەو نەهات تەنها بڵێ ئەشعەریەکان هەڵن، نەخێر. ئیبن تەیمیە بلیمەت بوو. ئەو دەیزانی کە هێزی ئەشعەریەکان لە لۆژیکی یۆنانیدایە، بۆیە سوود تەواوی فەلسەفەی یۆنانی و کتێبەکانی ئەرستۆی خوێندەوە. پاشان کتێبێکی زەبەلاحی نووسی بە ناوی ئەڕەد عەلە المنتەقین، وەڵام دانەوەی لۆژیکی کاران، و تێیدا یاساکانی ئەرستۆی لە ڕێگەوە هەڵتەکان. پاشان کتێبێکی تری نووسی بە ناوی درء تعارض العقل والنقل کە تێیدا ڕووی کردە ئەشعەریەکان و پێیوتن ئێوە درۆ لەگەڵ خۆتاندا دەکەن، ئێوە دەڵێن ئێمە ڕێگای ناوەندین لە نێوان حەنبەلیەکان و موعتەزیلەدا، بەڵام لە ڕاستیدا ئێوە موعتەزیلن بە جلوبەرگێکی ئیسلامیەوە. ئێوە لە ترسی ئەوەی نەکەونە ناو تەشبیهەوە، چواندنی خودا بە مرۆڤ، کەوتنە ناو تەعتیلەوە، سڕینەوەی سیفاتەکانی خودا. ئیبن تەیمیە لە ساڵی 698 کۆچی فتوایەکی زۆر مەترسیداری نووسی کە بە ئەلفەتوە الحەمویە ناسراوە. تێیدا بە ئاشکرا نووسی کە خودا لەسەرەوەیە، لەسەر عەرشەکەیەتی بە حەقیقەت، و چاو دەستی هەیە بەبێ ئەوەی بڵێین مەجازە. دیمەشق شۆک بوو. زانە ئەشعەریەکانی دیمەشق و میسر بە سەرۆکایەتی قازی ئەلقەضا ئیبن جەماعە یەکسەر نامەیان بۆ سوڵتان نووسی وتیان ئەم پیاوە خەڵک گومڕا دەکات و خودا دەکات بەجەستە. ئیبن تەیمیە هێنرایە قاهیرە، دادگایەکی گەورەی مێژووی بۆ ڕێکخرا. کاتێک لە بەردەم قازیە ئەشعەریەکاندا ڕاوەستا، نەیان هێش قسە بکات، حکومەکەیان بەسەردا سەپان، زیندانی کردن تا کاتی مەرگ. ئیبن تەیمیە لە قاهیرە، ئەسکەندەریە و پاشان لە قەڵای دیمەشق بۆ چەندین ساڵ زیندانی کرا، بەڵام تەنانەت لە ناو زیندانیشدا
خەڵک لە پشت دیوارەکانەوە گوێیان لە دەنگی بوو کە قورئانی دەخوێن. کاتێک دەسەڵات زانی کە لە ناو زیندانیشدا فتووا دژ بە ئەشعەریەکان دەنووسێت و بڵاوی دەکاتەوە، سوڵتان فەرمانێکی دەرکرد کە جەرگی ئیبن تەیمیەی سوڵتان تەواوی مەرەکەب قەڵەم و کاخەزەکانی ناو زیندانەکەی لێبستێنن. مێژوو نووسان دەڵێن کاتێک قەڵەمەکانیان لێسەن، ئیبن تەیمیە بە غەڵوز لەسەر دیوارەکانی زیندانەکە دەینووسی تا لە ساڵی 1928 کۆچی لە ناو تاریکی قەڵای دیمەشقدا بە تەنیا و لەو پەڕی غەریبیدا دڵی ئەم زانە زەبەلاحە لە لێدان کەوت. کاتێک تەرمی ئیبن تەیمیە لە زیندان هێنرایە دەرەوە، شتێکی سەیر ڕوویدا. نزیکەی 200,000 کەس لە خەڵکی دیمەشق بەدەم گریانەوە شوێن جەنازەکەی کەوتن. ئەو خەڵکەی کە لە مزگەوتەکاندا لە پشت ئیمامە ئەشعەریەکانەوە نوێژیان دەکرد، ئێستا دەگریان بۆ ئەو پیاوەی کە ئەشعەریەکانی بەلادەر وەسف دەکرد. کەواتە لێرەداین لە بەردەم ئەو پرسیارە شۆککەرەی کە دەبێت مێشکی هەمومانی پێ بڕوشێنین. ئەگەر ئیبن تەیمیە پاڵەوانی سەلەفیەکانی ئەمڕۆ بەو توند و تیژیە دژی ئەشعەریەکان جەنگا بێت و ئەشعەریەکانیش پاڵەوانەکانی زانکۆی ئەزهەر و زۆرینەی مێژوو ئیبن تەیمیان خسبێتە زیندانەوە، کەواتە کێ کافرە؟ کێ لەسەر حەقە؟ ئایا بەڕاستی ئەشعەریەکان لە ئیسلام چوونەتە دەرەوە؟ با کاتی ئەوە بێت تەرازووی دادپەروەردگاری شەرع بهێنینە ناو ئەم ڤیدۆیە، با بچینە ناو هۆڵی دادگای باڵای ئیسلام و بێ هیچ سۆز و لایەنگیریەک حکمی کۆتایی لەسەر وشەی کافر بدەین. هاوڕێ بینەر، با لەم چرکەیەوە سۆز و دەمارگیری مەزهەبی بخینە دەرەوەی هۆڵەکە. ئێمە ئێستا لە بەردەم دادگای باڵای مێژووی ئیسلامی داین. ئەو پرسیارەی کە لە ناونیشانی ئەم راپۆرتەدا نووسیومانە، ئایا ئەشعەریەکان کافرن؟ پرسیارێکی ڕۆژنامەوانی یان یاریەکی میدیایی نییە. ئەمە مەترسیدارترین وشەیە کە مرۆڤێک بتوانێت لە ناو قاموسی ئاینیدا بەکاری بهێنێ. لە ئاینی ئیسلامدا یاسایەکی زبێر و ترسناک هەیە سەبارەت بە تەکفیر یاخود کافرکردن. پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی سەحیحدا کە مێشک دەلەرێنێتەوە دەفەرموێت: هەر پیاوێک بە براکەی بڵێت ئەی کافر، ئەوە حکومەکەی بەسەر یەکێکیاندا دەچەسپێت. ئەگەر بەرامبەرەکە بەڕاستی کافر بێت ئەوە تەواو، بەڵام ئەگەر کافر نەبێت ئەوە وشەکە دەگەڕێتەوە بۆ خاوەنەکەی و خۆی دەبێتە کافر. تەسەوڕ بکە کاتێک گەنجێک لەسەر فەیسبوک یان تیکتۆک دەنووسێت ئەشعەریەکان کافرن، ئەو لەو چرکەیەدا خۆی خستۆتە سەر لێواری گەورەترین قوماری عەقیدەی. ئەگەر ملیۆنان زانای ئەشعەری مێژوو کافر نەبن، ئەوە حکمی کوفرەکە یەکسەر دەگەڕێتەوە بۆ ناو جەرگەی خۆی. بۆ ئەوەی ئەم کەیسە بە لۆژیکی پەتیەک لای بکەینەوە، با یاساناسە گەورەکانی شەرع بانگێشتی دادگاکەمان بکەین و بزانین کوفر لە ئیسلامدا چەند زۆرە. یەکەم، کوفرە گەورەکە. ئەمە ئەوەیە کە کەسێک بڵێت قورئان قسەی خودا نییە، یان بڵێت محەممەد پێغەمبەر نییە، یان نوێژ و ڕۆژوو بە درۆ بخاتەوە. پێم بڵێ ئایا ئەشعەریەکان ئەمەیان کردووە؟ مەحاڵە، ئەوان سەدان ساڵە لە پێناو قورئاندا جەنگاون، تەفسیرەکانیان پڕ کردووە لە سەڵاوات لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم و شەوانە لەسەر بەرماڵەکانیان گریاون. دووەم، کوفر بەهۆی تەئویلەوە. ئەمە ئەو گۆشەیە کە نارە توندەکانیان لێوە پەلاماریان دەدەن. ئەوان دەڵێن کاتێک ئەشعەریەک دەڵێت دەستی خودا واتە هێز، ئەو ئاەتەکەی قورئانی ڕەت کردوتەوە. ڕەتکردنەوەی ئاەتیش کوفرە. بەڵام لێرەدا دادوەری لۆژیک چەکوشەکە دەدات لە مێزەکە و دەڵێت بێدەنگ بن، جیاوازی گەورە هەیە لە نێوان ڕەتکردنەوە لەگەڵ لێکدانەوە. با بە سادەیی پێت بڵێم جیاوازیەکە چییە؟ کاتێک کافرێک دەڵێت خودا دەستی نییە چونکە قورئان درۆ دەکات، ئەمە کوفرە، چونکە بە مەبەستی شکاندنی خودایە. بەڵام کاتێک زانایەکی ئەشعەری دەڵێت خودا دەستی نییە بەو مانایی کە پەنجە و گۆشتی هەبێت، بەڵکو مەبەستی هێزە، ئەم زانایە بۆچی ئەمەی وتووە؟ ئایا بۆ ئەوەی لە خودا کەم بکاتەوە؟ نەخێر، بە پێچەوانەوە ئەو لەو پەڕی ترس و پەرۆشیەوە بۆ پاکی زاتی خودا ئەمەی وتووە، بۆ ئەوەی خەڵک خودا بە مرۆڤ نەچوێنن. کەواتە تەنانەت ئەگەر لێکدانەوەی زانە ئەشعەریەکە لە ڕووی زمانەوانیشەوە هەڵە بێت، ئەوە ئەو لە شەرعەدا پێی دەوترێت هەڵەکەری لێک دەرەوە و بەهۆی ئەوەی نیازی پاک بۆ ئیجتیهادی کردووە، نەگەر کافر نابێت بەڵکو پاداشتیش دەکرێت. با ئێستا گەورەترین شاید حاڵی مێژوو بانگێشی هۆڵی دادگاکە بکەین. با ئەو پیاوە بهێنینە ژوورەوە کە لە بەشی پێشوودا بینیمان لە زیندانی قاهیرەدا بە خەڵوز لەسەر دیوارەکان دەینووسی و زانە ئەشعەریەکان زیندانیان کردبوو. بەڵێ با گوێ لە خودی ئیبن تەیمیە بگرین
کاتێک لە ئیبن تەیمیە پرسرا ئەی ئیمام حکمی ئەشعەریەکان چییە؟ ئایا ئەوانە لە ئەهلی سونەن یان کافرن؟ خەڵک چاوەڕێ بوون ئیبن تەیمیە بڵێت ئەوانە دوژمنی من و زیندانیان کردوم کەواتە کافرن. بەڵام سەیری ئەخلاقی زانای ڕاستەقینە بکە. ئیبن تەیمیە لە کتێبی مەجموع الفتاوا بەرگی سێدا وشەیەک دەنووسێت کە دەبێت بە ئاڵتون بنووسرێتەوە. ئەشعەریەکان لە نەو جیهانی ئیسلامیدا پارێزر و سەربازی بنەماکانی ئاینن یاخود ئەنسار ئوسوڵ الدین. ئەوان بوون کە لۆژیکی فەیلسوفەکان معتەزیلەکان و ڕافیزەیان تێکشکان. هەر هەڵەیەکشیان کردبێت ئەوە هەڵی ئیجتیهادیە و خوددا لێیان خۆش دەبێت. تەنانەت کاتێک سوڵتانی مەمالیک ئەنناسر محەممەد بن قەلاون لەلایەن هەندێک قازیەوە هاندرا و ڕووی کردە ئیبن تەیمیە و پێیوت ئەی ئیمام ئەو قازی ئەشعەریانی کە تویان خسە زیندانەوە ئێستا کەوتونەتە ژێردەستی من فتوایەکم بۆ بنووسە تا هەمووان لە سێدارە بدەم. ئیبن تەیمیە بە هاوارەوە ڕاپەڕی و بە سوڵتانی وت نەکەی سوڵتان ئەگەر تۆ ئەوانە بکوژیت لە تەواوی خاکی ئیسلامدا زانای وەک ئەوانە دەست ناکەوێتەوە. ئەوانە گەورەترین پایەکانی ئاینن. سەبارەت بە مافی خۆمش کە زیندانیان کردوم من لە دنیا و ئاخیرەتدا گردنی هەمویانم ئازاد کرد. سەیری ئەملوت کە بەرزەی مرۆڤایەتی بکە. ئیبن تەیمیە کە گەورەترین ڕەخنەگیریان بوو نەگەر کافری نەکردن بەڵکو گیانیانی لەژێر شمشێری سوڵتان ڕزگار کرد. باشایەت حاڵێکی تری ئەهلی حەدیث ئەسەریەکان بانگ بکەین. زانای گەورە و مێژونوس ئیمامی زەهەبی کە خوێندکاری ئیبن تەیمیە بوو. زەهەبی کاتێک لە کتێبی زەبەلاحی سیرەت ئەعلام النوبەلاءدا ژیاننامەی ئەبوو حەسەنی ئەشعەری دەنووسێت بەم نازناوانە دەست پێ دەکات. ئیمام بلیمەتی دەریای زانست پارێزری سونەت شێخی ئیسلام ئەبوو حەسەنی ئەشعەری. باشایەت حەڵی سێم بانگ بکەین. زانای گەورەی حەنەفی مەزهەب ئیبن ئەبیل عەزیل حەنەفی کە نووسەری گەورەترین شیکارە بۆ عەقیدەی تەحاوی. ئەو بە ئاشکرا دەنووسێت ئەهلی سونە و جەماعە لە سێ باڵی گەورە پێکهاتون: ئەسەریەکان و ئەشعەریەکان و ماتوریدیەکان. هەرسێکیان لە ناو بازنەی ئیماندان و چوونەتە ناو بەهەشتەوە. جیاوازیەکانیان جیاوازی ناو ماڵی یەک خێزانە. کەواتە هاوڕێی بینەر دوای گوێگرتن لەم بەڵگە قاتعانە بڕیاری کۆتایی دادگای شەرع و مێژوو بەم شێوەیە. ئەشعەریەکان نەک هەر کافر نین و نەک هەر لادەر نین بەڵکو ئەوان بڕبڕەی پشتی شارستانیەتی ئیسلامی و زۆرینەی ڕەهای مێژووی ئەهلی سونەن. هەر کەسێک پێیان بڵێ کافریان لە ئیسلام دەرچوو ئەوە یان کەسێکی یەکجار نەزانە و مێژووی نەخوێندێتەوە یان بووکەڵەیەکی دەستی ئاژاوەیەکی مەزهەبیە کە دەیەوێت مێشکی ئومەتێک پارچە پارچە بکات. بەڵام ئەگەر مێژوو بەم شێوەیە جوان و لۆژیکی کێشەی یەکلا کردبێتەوە ئەگەر ئیبن تەیمیە و زەهەبی و سوبکی گردنی یەکتریان ئازاد کردبێ ئەی ئەم جەنگە جیهانی ئەم ڕۆسیە لەسەر شاشەی مۆبایلەکانمان دەگوزارێت. بۆچی لە ساڵی 2026دا گەنجێکی تەمەن 20 ساڵ لە ژوورەکەی خۆیدا لە سلێمانی یان قاهیرە یان ڕیاض دانیشتووە مۆبایلێکی گرتووە بەدەستەوە بە زانایانی 1000 ساڵەی ئەزهەر یان حوجرەکانی کوردستان دەڵێت ئێوە گومڕان، ئێوە جەهمین، ئێوە لە سونەت دەرچون. ئەم شەپۆلە نوێ لە کوێوە تەقیەوە؟ کێ پارە و سەتەلایتی بۆ خرج کرد و چۆن مۆبایلە زیرەکەکان بوونە گۆڕەپانی خوێناویترین زەنگی سەدەی 21؟ ئەمە ئەو شۆکە مۆدێرنەیە کە ڕاستەوخۆ دەیبینە ناو ژووری نووسنەکەی خۆمانەوە. هاوڕێ بینەر با گەشتە مێژوویەکەمان لێرەدا ڕابگرین و لە سەدەی هەشتەمی دیمەشقەوە بە یەک بازدان بینە ناو ژووری نووسنەکەی تۆوە. پرسیارێکی زۆر سیر هەیە کە دەبێت هەمومان بە ڕازگۆیی لە خۆمانی بپرسین. باشە بابەتی سیفاتەکانی خودا و جەوهەر و عەرەس کە بۆ ماوەی چەندین سەدە لە ناو کتێبخانە و حوجرەکاندا نووسە بوو و خەڵکی ئاسایی کاریان پێی نەبوو، چۆن لە پڕ لەم سەدەیەدا بوو بە گەرمترین ترێندی ناو تیکتۆک و ئینستاگرام و یوتیوب. بۆچی گەنجێکی تەمەن 18 ساڵ لە کەرکووک یان هەولێر یان سلێمانی یان قاهیرە کە لەوانەیە هێشتا مەرزەکانی نوێژ یان حکومەکانی تەیەموم بە تەواوی نەزانێت کاژمێر سەی شەو لە کۆمنتەکاندا خەریکی شەڕە لەسەر ئەوەی ئایا خوددا لەسەر عەرش جێگیر بووە یان دەسەڵاتی بەسەرداگرتووە؟ ئەمە چ جادوویەکە؟ بۆ ئەوەی لەم شۆکە تێبگەین دەبێت سەیری نیوەی دووەمی سەدەی 20 بکەین. لەو سەردەمەدا گەورەترین گۆڕانکاری ئابووری لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوویدا: دۆزینەوەی نەوت لە کەنداو. لەگەڵ دەرچوونی نەوتدا جۆرێک لە توانای مادی زەبلاحی پترۆدۆلار کەوتە دەست ڕەوتی سەلەفیەت لە نیمچە دوورگەی عەرەبی لە بەرامبەردا قەڵادێڕینەکانی ئەشعەریەت وەک زانکۆی ئەزهەر لە میسر، زەیتونە لە تونس و قەڕەوین لە مەغریب
بەهۆی قەیرانی ئابووری و سیستەمە سۆسیالیستی و ئەلمانیەکانی وڵاتەکانیانەوە لە ڕووی داراییەوە زۆر پاشەکشیان کرد. لێرەدا یاسای چاپخانە یاریەکەی گۆڕی. تەسەوڕ بکە کتێبێکی گەورەی ئەشعەری وەکو شەرح المەواقف یان ئیحیا علوم الدین، کتێبێکی گرانبەها ئەستور و بە زمانێکی فەلسەفی ئاڵۆز نووسرا بوو کە تەنها زانایەک لە حوجرەیەکدا دەیتوانی لێی تێبگا. بەڵام ڕەوتی سەلەفی نوێ بە داراییە زەبەلاحەکە دەستی کرد بە چاپکردنی کتێبەکانی ئیبن تەیمیە و محەممەدی کوڕی عەبدولوەهاب بە ملیۆنان نوسخە. کتێب گەلێکی بچووک بەرگ جوان بە چاپێکی زۆر نایابوو بە خۆڕایدا بەشان دەکرد بەسەر حاجیاندا لە مەککە و مەدینە. حاجیەکی کوردیان میسری دەچوو بۆ حەج، لە کاتی گەڕانەوەیدا جانتایە کتێبی خۆڕایی لەگەڵ خۆیدا دەهێنایەوە بۆ شارەکەی. کاتێک گەنجەکە کتێبەکەی دەکردەوە دەیبینی شتەکان زۆر سادە و بڕاون. ئەمە حەڵاڵە ئەوە حرامە، خودا لە ئاسمانە ئەشعەریەکان لادەرن تەواو. مێشکی مرۆڤش لە ڕووی سایکۆلۆژیەوە هەمیشە حەز بە وەڵامی ئاسان و ڕەش و سپی دەکات، نەک لێکدانەوەی فەلسەفی ئاڵۆز. پاشان لە سەرەتای ساڵانی 2000ەکاندا قۆناغی دووەم هات، سەتەلایتە ئاینەکان، کەناڵەکانی وەک ئەلمەجد، ئەنناس، سەفا و ویساڵ پەخش کران. لەم کەناڵانەدا جۆرێک لە بانگخوازی ئەستێرە دروست بوون، پیاوانێک بە ڕیشێکی ڕێک دەنگێکی زۆر هەیبەتدار و متمانە بەخۆبوونێکی ڕەهاوە لەسەر شاشە دەردەکەوتن. کاتێک پرسیاریان لێ دەکرا لەبارەی ئەشعەریەکانەوە نەیان دەود ئەمە کێشەیەکی فەلسەفی ناو کتێبەکانە، بەڵکو پەنجەیان ڕادەوەشاند و دایانوت ئەوانە عەقڵانین، ئەوانە سیفاتەکانی خودایان سڕیوەتەوە. بەم شێوەیە بۆ یەکەم جار لە مێژوودا خەڵکە سادەکە کە پێشتر تەنها گوێیان لە ئیمامی گەڕەکەکەیان دەگرت هێنرانە ناو دیبەیتە قورسەکانی سەدەی سێمی بەغداوە. بەڵام کارەساتە گەورەکە ئەو بوو مەلەرزەی کە ئەمڕۆ ئێمە تێیدا دەژین لەگەڵ دەرکەوتنی ئەلگۆریتمی سۆشیال میدیادا تەقیەوە. تۆ دەزانی تیکتۆک و ڕیلز چۆن کار دەکەن؟ ئەلگۆریتمی کۆمپانیەکانی مێتا و بایت دانس تەنها یەک ئامانجیان هەیە، تۆ بۆ زۆرترین کات لەسەر شاشەکەت بزمان ڕێژ بکەن، بۆ ئەوی تۆ بمێنیتەوە و زیرەکی دەستگیر پێویستی بە تووڕێ و جەم سەرگیری و ململانەیە. ئەلگۆریتمەکە تاقید دەکاتەوە، ڤیدیۆیەک پیشانی گەنجێکی سەلەفی دەدات کە تێیدا زانایەکی ئەشعەری دەڵێت خودا لەناو شوێندا نییە. گەنجەکە تووڕە دەبێت کۆمنت دەنووسێت تۆ کافریت. ئەلگۆریتمەکە دەڵێت ئەم جۆرە ڤیدیۆیە کۆمنت و شەڕی زۆری لەسرە، یەکسەر 1000 ڤیدیۆی تری لەو جۆرەی بۆ دەنێرێت و دەیخاتە ناو بەڵقی فکریەوە. لە بەرامبەردا بۆ گەنجێکی لایەنگیری ئەزهەر یان سۆفیگەری ڤیدیۆی بانگخوازێکی سەلەفی دەنێرێت کە دەڵێت خودا قاچی هەیە. گەنجە ئەشعەریەکە شۆک دەبێت و دەنووسێت ئێوە بت دەپەرستن، وەک ئەوەی کۆمپانیا زەبەلاحەکانی تەکنۆلۆژیا لە کالیفۆرنیا و پەکین لە ڕێگەی سێرڤەرەکانیانەوە بوو بێتنە دیجەی گەورەترین ئاژاوی مەزهەبی لە مێژووی ئیسلامیدا. با بینەوە ناو خاکی خۆمان، با بینە ناو ماڵە کوردەکانمانەوە. سەدان ساڵ بوو کاتێک مامۆستایەکی ئاینی گەورەی کورد وەکو مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس ئیبن ئادەمی باڵەکایەتی یان شێخ عومەری بیارە لە حوجرەکان داوانیان دەوتەوە ئەوان لە فقهدا شافعی و لە عەقیدەدا ئەشعەری بوون. خەڵکەکە لە پشتیانەوە نوێژان دەکرد، دەچوونە سەر زەویەکانیان پێکەوە جەژنانیان دەکرد و دڵی هەمووان وەک ئاوی کانی پاک بوو. کەسی ئەمڕۆ گەنجێک لە زانکۆ دەگەڕێتەوە بۆ ماڵەوە سەیری باپیری دەکا کە تەمەنی 75 ساڵە و خەریکی تەسبیحاتە. پێی دەڵێت بابەگیان مامۆسای مزگەوتەکەتان ئەشعەریە، نەکەیت نوێژی لە پشت بکەیت چونکە عەقیدەی پاک نییە. باپیریشی بە چاوانێکی پڕ لە سەر سوورمانە و سەیری دەکات و دەڵێت ڕۆڵەگیان ئەشعەری چییە؟ من 70 ساڵە دەڵێم ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله. تازە بە تازە تۆ هاتووی موسڵمانیم پێدەفرۆشیتەوە؟ سەیری کات درزێکی کۆمەڵایەتی مەترسیدار لە ناو خێزانەکاندا دروست بووە. ئێمە لە سەردەمێکدای مرۆڤەکان لە ڕێگەی مۆبایلەکانیانەوە هێندە پڕکراون لە یەقینی ساختە کە ئامادەن لەسەر وشەیەکی ناو کتێبێکی سەدەی چوارەمی کۆچی براکەی خۆی، هاوڕێکی خۆی، تەنانەت باوکی خۆی لە سۆشیال میدیا بڵۆگ بکات یان لە مزگەوتدا سڵاوی لێ نەکا. کەواتە کاتێک دەگەینە کۆتایی ئەم گەشتە درێژە دەبێت پەردە گەورەکە هەڵبدەینەوە. ئەم هەموو ملیار دۆلارە، ئەم هەموو ئەلگۆریتمە، ئەم شەڕە بێوچانە ئایا بەڕاستی لە خەمی سیفاتەکانی خودادایە یان لە پشت ئەم شانۆگەریەوە ململانەیەکی جیۆپۆلیتیکی زەبەلاح هەیە بۆ ئەوی بڕیار بدات کێ خاوەنی مینبەرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە؟ با وێنە گەورەکە ئەو ڕاستیە تاڵی کە مێشکتی پێدەهەژێنین بە یەکزاری بیخەینە بەردەمت بۆ ئەوی کاژمێرێک دوای تەواوبوونی ئەم ڤیدیۆیش
هەر لەسەر کورسیەکەت بێدەنگ بیت. ئێمە لەم راپۆرتە درێژەدا پێکەوە بەناو 11 لە خوێن مەرەکەب زیندان و شمشێر و دیبەیدا تێپەڕین. بینیمان چۆن پیاوانێک لە پێناو وشەیەکدا پشتیان بە قامسی هەڵدڕا و پیاوانێک لە پێناو لێکدانەوەیەکدا لە زیندانەکاندا گیانیان سپارد. بەڵام ئێستا لە کۆتا خولەکانی ئەم گەشتەدا کاتی ئەوەیە ئەو پرسیارە قەدەغەکراوە بکەین کە زۆربەی مێژوو نووسان لە ئاستیدا بێدەنگ دەبن. ئایا بەڕاستی ململانی ئەشعەری و ئەسەری و معتەزیلە لە بنەڕەتدا ململانیەکی ئاینی پەتی بوو لە پێناو خوددادا، یان ئاین تەنها ئەو جلوبەرگە پیرۆزە بوو کە بەر گەورەترین ململانی سیاسی و جیۆپۆلیتیکدا دەکرا؟ با سەیری نەخشی مێژوو بکەینەوە بە چاوێکی کراوەتر. کاتێک خەلیفە مەئمون لە بەغدا شمشێری خستە سەرملی زانایان و وتی دەبێت بڵێن قورئان مەخلوقە، ئایا ئەو تەنها خەمی فەلسەفەی ئەرستۆی بوو؟ نەخێر، مەئمون دەیویست بە جیهانی ئیسلامی بڵێ من وەک خەلیفە تەنها جێبەجێکاری شەرع نیم، بەڵکو من خۆم سەرچاوی پێناسەکردنی حەقیقەتم. من بڕیار دەدەم قورئان چییە؟ ئەو شەڕی سەپاندنی دەسەڵاتی ڕەهای دەوڵەت بوو بەسەر دەستگای ئاینیدا. کاتێک نیزام المولک زانکۆ نیزامیەکانی دروست کرد و مەزهەبی ئەشعەری کردە پرۆگرامی فەرمی، ئایا ئەو لە خەمی جەوهەر و عەرزدا بوو؟ نەخێر، ئەو پێویستی بە ئایدۆلۆژیایەکی یەکگرتوو بوو بۆ ئەوی ئیمپراتۆریەتە لێکدا بڕاوەکەی سەلجوقیەکان لە بەردەم هەڕەشی فاتیمیەکاندا بپارێزێت. ئەشعەریە چەکی کۆکردنەوەی جەماوەر بوو. کاتێک سەلاحەدینی ئەیوبی لە میسر قەسیدەی ئەشعەری خستە سەر منارەی مزگەوتەکان و خەریکی دروستکردنی یەکێتیەکی فکری بوو بۆ گەلێک کە سەدان ساڵ بوو لەژێر کاریگەری مەسەبێکی تردابوون تا ئامادەیان بکە بۆ گەورەترین زەنگی ڕزگارکردنی قودس. و لەم سەدەیەشدا کاتێک ملیارەها دۆلار لە چاپکردنی کتێب و کەناڵی ئاسمانی و سپۆنسەری سۆشیال میدیا خەرج دەکرێت بۆ ئەوەی بڵێن ئەشعەری کافرەیان سەلەفی لادەرە، ئەمە شەڕی پەرۆشی نییە بۆ سیفاتەکانی خودا، ئەمە جەنگی هێزی نەرمە بۆ کۆنتڕۆڵکردنی مێشک و مینبەری زیاتر لە ملیارێک و نیو لە مرۆڤ لە جیهاندا. هەر جەمسەرێکی ناوچەکە دەیەوێت ئیسلامە ڕاستەخینەکە لە فۆرمات و پێناسی خۆیدا کورد بکاتەوە، چونکە ئەوەی خاوەنی پێناسی ئاین بێت خاوەنی ئاراستەکردنی شەقامە. باشتێکی زۆر قوڵت پێ بڵێم، ئەگەر بەوردی سەیری دڵی ئەبوو حەسەنی ئەشعەری و دڵی ئیبن تەیمیە بکەی، دەزانی چی دەبینین؟ دەبینین هەردووکیان دوو مرۆڤی بلیمەت باوەڕدار و عاشقی خودا بوون، بەڵام هەر یەکەشیان لە ترسێکی گەورە ڕایان دەکرد. ئەشعەری هێندە خودای خۆش دەویست و هێندە بە مەزنی دەزانی، لەوە دەترسا کەسێک خودا بە مرۆڤ بچوێنێت و بڵێت خودا لەسەر کورسی دانیشتۆ و قاچی هەیە، بۆیە لە ترسی تەشبیه پەنای بر بۆ لێکدانەوە وتی نەخێر، مەبەست لێی هێز و دەسەڵاتە. ئیبن تەیمیەش هێندە خودای خۆش دەویست و هێندە پەرۆشی قورئان بوو، لەوە دەترسا ئەگەر مرۆڤ دەستکاری مانای وشەکان بکات ئیتر هیچ پیرۆزیەک بۆ قورئان نەمێنێت و خەڵک هەموو شتێک بە خەیاڵ و مەجاز تێبگەن، بۆیە لە ترسی تەعتیل پەنای بر بۆ گرتنی دەقەکە وتی خودا دەستی هەیە وەکو خۆی لایەقێتی. هەردووکیان دەیانویست خودا بپارێزن، بەڵام بە دوو ئامرازی جیاواز. کارە ساتەکە لەوێدا نییە کە دوو بلیمەت بە دوو زمانی جیاواز وەسفی حەقیقەتێکی ڕەها بکەن. کارە ساتەکە لەوەدایە کە ئێمەی مرۆڤی بچووک دەمانەوێت ذاتی بێسنووری خودا لە ناو قەفەزی چەنووشەیەکی عەرەبی یان یۆنانیدا زیندانی بکەین. دەمانەوێت ئەوەی کە لە دەروی کات و شوێن و فیزیا خەیاڵە بە یاساکانی ڕێزمانی مرۆڤ پیاوانەی بکەین. کاتێک پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم لێی پرسرا لەبارەی ذاتی خوداوە، یاسایەکی ئاڵتوونی بۆ داناین کە ئەگەر ئومەت کاری پێ بکردایە یەک دڵۆپە خوێن لە مێژوودا نەدەڕژرا. پێغەمبەر فەرمووی بیر لە دروستکراوەکان و نیعمەتەکانی خودا بکەنەوە، بەڵام بیر لە کڕۆکی ذاتی خودا مەکەنەوە، چونکە مێشکتان توانای نییە. لە کۆتاییدا دڵنیا بە کاتێک لە ڕۆژی قیامەتدا لە بەردەم دادگای ڕەهای خودادا ڕادەوەستین، پەروەردگار لێت ناپرسێت ئایا پێدوا بوو جەوهەر و عەرەز بوونیان هەیە، ئایا وشەی ئیستەوات بە مانای جێگیربوون لێکدایەوەیان بە مانای دەسەڵاتدارێتی، بەڵکو لێت دەپرسێت دڵت چەندە پاک بوو، چەندە یارمەتی هەژارانتدا، چەندە ڕازگۆ بوویت، و ئایا کاتێک لە نیوە شەودا وتت یا ئەڵڵا لە دڵەوە بوو یان تەنها جوڵانەوەی زمان بوو. ئەو پیرەژنە نەخوێندەوارەی کە لە گوندێکی دوورە دەستدا دەستەکانی بۆ ئاسمان بەرز دەکاتەوە بە زمانێکی سادە دڵێت خودایە گیان ڕەحمم پێ بکە، دڵنیا بە ئیمان و نوێژەکەی لای پەروەردگار لە هەزار دیبەیتی فەلسەفی ناو زانکۆ و هەزاران شەڕە کۆمنت و ڤیدیۆی تیکتۆکی ئەم سەردەمە جوانتر و پاکتر و قبوڵترە. ئەمە چیرۆکی هەزار ساڵەی ئێمە بوو، چیرۆکی ئەو عەقلانەی کە ویستیان ئاسمان بهێنە سەر زەوی و
ئەو دڵانەی کە بە سادەی فڕین بۆ ئاسمان. بەم جۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکە. هیوادارم ڤیدیۆکە جێگای ڕەزامەندی ئێوەی بەڕێز بوو بێت. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبە کەرت چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاس بۆ بینەربوونتان. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و کامەران بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.